بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و ڕۆژێکی تر لە ڕۆژەکانی کەشەوەکەی قەدر بوو. ئەمڕۆ ڕۆژەکەی هەر قەدرە کە ڕۆژی 23 ڕەمەزانە لە بەرنامەی گوڵستان لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست گەشتینەوە. هەزاران هەزار جار ڕەحمەت و بەرەکەتی خوا ببارێ بەسەر ماڵ و حاڵ و ژیان و دڵ و دەروونتان و ئینشاءالله ئێوارەیەکی پڕ لە بەرەکەتی خوایی ببەنە سەر. بەرنامەکانی ئەمڕۆشمان لە خزمەت برای ئەز و خۆشەویستم کاک دانیار و ئەم براز و خۆشەویستانەی کەناڵی ئاسمانی پەیام پێشکەش بێ بە ڕێز و خۆشەویستەکەین و چەند میوانێکیشمانە بێت. کاک دانیار سڵای خۆش باش بێستا الحەمدولله یاخوار باش سلامت بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ بێت ئازیزان و خۆشەویستانمان لە هەر جێگەیەک بینەری و بیسەری بەنامی گوڵستانی دەخوازین کە هەموو لایەکتان تەندروست باش بن ئینشاءالله، تاعات و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت. خۆشەویستانمان لە بەرنامەیەکی گوڵستاندا حتمەن ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەینەوەیش گرنگی زەکات و سەرفیترە لایەنی پیرۆزی ئیسلامدا. بزانین بنەماکانی زەکات سەرفیترە چۆن چۆنیە و تا چەند ئەمە زەرورەتێکە بۆ نێو کۆمەلگای مسلمانان. حتمەن بەشێکی زۆر لە چینەکانی کۆمەلگا بەدەست هەژاریەوە دەناڵێنن تا چەند گرنگە مسلمانان لەم کاتەدا بەدەل لە زەکات و سەرفیترش هاوکاریان بکات و کۆمەکی پێشکەش بە برا مسلمانەکانی یەکتری بکەن لە گەڕێکی خۆیان لە خزم و ناسرا و لە هەر شوێنێکدا هەبێت و لەگەڵشیدا تا چەند ئەم بنەما جوانی ئاینی پیرۆزی ئیسلام کە دانرا بۆ مسلمانان لە زەکات لە سەرفیترەی مانگی پیرۆزی ڕەمەزان گرنگە بۆ مسلمانان و پێویستە چۆن چۆنی بە چ شێوازێک دابەش بکرێت تاوەکو مسلمانان کەسانی هەژار تیایدا سوودمەند بن. لە تەوەرێکی دیکەی بەرنامەکەماندا باز لە بەرەکەتی سفرەی ئێوارانی مانگی پیرۆزی ڕەمەزان دەکەین، کۆبوونەوەی خێزانە دەوری یەکتردا و کاریگەری لەسەر تەبای لەسەر خۆشەویستی نێوان ئەندامەکانی خێزان لەوانەیە لە بەدەل لە مانگی پیرۆزی ڕەمەزان کەمتر ئەندامانی خێزان لەسەر یەک سفرە هەمویان پێکەوە کۆ ببنەوە بەهۆی ئیش و کار و داوام و مەشغەڵەتەوە لەوانەیە هەنێکیان دواب بکەونێکیان زووتر دەگەنەوە ماڵەوە. بەڵام لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بۆ پێی کە هەموو لایەک بە ڕۆژوو دەبن هەمویان لە پێکەوە کۆ دەبنەوە. ئەم کۆبوونەوە خێزانیە پێویستە چۆن بەڕێ بکرێت و چەند کاریگەری دەبێت لەسەر دڵ و دەرونی هەریەکەیان وە پەیوەندی خۆشەویستی و تەبایی نێوانیان. دواتر ڕێنمایی کارێکی خێزانی میوانمان دەبێت و گفتوگۆی لەگەڵ دەکەین. بابەتێکی دیکەمان دەبێت کاک شێخ دەرکەوتنی گیاهبەهاریەکان و شێوازی بەکارهێنانیان بینە چۆنە لەگەڵ گیاهبەهارێک. وەڵاهی حەزم لێتی زۆر خۆشە. جەنابش هەڵکی لایە و قەرەداخ و لەو شوێنانە زۆر گیاهبەهاری و گیای زۆر بەڵێ بەهارە بەڕاستی و گیانە کە ساوزە بێ سوودێکی زۆر زۆر گەورەی ڕاستە و هەتا ینی کۆمەڵی نەخۆشی هێتەوە بەهۆی ئەم گیا دەرمانیانەوە هەر گیا دەرمانیە بەڕاستی تۆکەی خۆیت سووریەکەیتەوە یا بە سەوزی یا بە هەر شێوەیەک کە بەکارێنشتێکی زۆر زۆر باشە. ئێمە لە کوردستانە ژمارەیەکی هێچکار زۆر کە گیامان هەیە شاخەکانی ناوچەکانی هەتا هەندێ ناوچە کاک دانیار کۆمەڵی گیایتیە ڕەنگە لە کوردستان لە کوردستانە هەبێت لە عالەمە زۆر کەم بێت دەگمەن بێت هەبێت. لەبەرەوە ڕاستیە تا ئێستا ئێمە خزمەتمان بە گیای کوردستانی خۆمان نەکردو یا ناتوانین سوودی تەواوی لێ بینین. کاکشێ ناوچە بۆ ناوچەش جیاوازی هەیە لە لەبوونی ئەو گیایانەی کە هەیە ناوچەیەک بۆ پێی زانی یا حەزی لێت یا ناوچەیەکی دیکە نییە. بۆ نمونە لە هەورامانە گەبڵە هەیە زۆر شوێنی دیکە نایخۆن نازان ڕاستە. ئێستا لە هەورامانە زۆر کەمە قەرەداخە زۆرەتر خەڵکی هەورامان تەوەڵە بیارانە بۆ قەرەداغ لێکەنەوە هێنەوە. زۆر لە بازارە من بینیم لە بازارە هەبووە خەڵک دەورەی یاونی هەورامیەکان کڕیانە خەڵک چیەوە سێری کردووە چیە خوێ چۆن نەخورێ چۆن بەکاریەکە دەنێر هەر وەکو گیاکانی دیکە لەگەڵ هێلکەیان سوورەکرێتەوە پیشێنرێ دواتر سوورەکرێتەوە لەگەڵ هێلکە و تامزرا تامیە چییە؟ نا هەر هەر احتیادیە زۆر زۆر خۆشە بەس ڕاستەکە ئەو خواردەوە بیرم نایە نازانم وەڵا خۆشە خواردنێکی زۆر خۆش زۆر گیای دیکەش هەیە وەک ئاماژەم پێکرد لە زۆر شوێنی دیکە لەوانەیە ینی گرنگی پێنەدرابیان شوێنێکی دیکە ڕاستە پێی بزانم. باز لە سوودە تەندروستیەکانیشی دەکەین حتمەن کۆمەڵێ
جای بەهاریشمان هێنا و دواتر لەگەڵ میوانەکەمان دارباسییان دەکەین. شێف دیاری بزانین ئەمڕۆ چی ئامادە کردو؟ شێف سڵای خوا لەبێ سپاس. بۆ ئەم ئێوارەیە چی دامادە کردووە؟ بۆ ئەم ئێوارەیە وەڵا مەحشیەکی بیبەرمان هەیە، بەڵێ بە بیبەری ئەلوانی کەین و لەگەڵ خێر بە ماسمان هەیە و بە خورماوە تەرتیبەکەین لەگەڵ ئەم جیا بەهارەی ئینشاڵڵا سووریەکەمەوە. ئەوە هازەوەزانم تێکەڵە وەزبێکی زۆری لەگەڵایە ئەوە برنجێکی کوردیشمان هەیە. ئەو جابارێ بە تێکەڵی ژەبێت؟ بەڵە بەڵە بە تێکەڵێ بێ من زۆر بکات بینی بە لە ماڵان کە دروستیان کردو هاچە نەخۆم نایخۆم بەڵام ئەو لەبەری کە باشە بۆی نایخۆم. تۆ دروستی کە بۆ من و کاک شێخ ئەیبینە ماڵەوە. چۆن دروستەکرێ شێف دیار؟ وەڵی زای چۆنەوە زۆربەی ئەم جیا بەهاریانە بە عام ئەکوڵێندرێ باشە دواتە سوورەکرێتەوە بە دۆشاو و پیاز و بە هێلکەوە ئەو شتانەوە کرێت هەشە هێلکەی تێناکە عتیادی من بینیمە کۆڵاندویانە بە تایبەت گۆزروان یان تۆڵەگا ئاوی ئاوەکەیان بەکارهێنا بۆ خواردن کە بە حساب بڵین بۆ ڕیخۆڵە و ناوسکە زۆر باشە. بەڵێ سوپادی هەیە سوودیە بێت. خواردنەکەی ترەوتە بۆمان باسکەی چیە و چۆن دروستەکەی؟ ئەمە مەحشیەکی بڵێن بە بیبەرمانەیە بەڵێ بە فڕنێکم قیمەکەی بە سوورەکەیتەوە بە کشمیش و بایم و کەرەوز و بە پیاز و هەندێک لەودا و دەرمانی ئامینانی تیاکەین و ئینشاڵڵا زۆر بە دۆشاوە ڕێک بە نافڕڕاکە. دوێنێ باسی مەحشید کرد کاک نەهرۆ تۆ فێری کاک نەهرۆت کردووە ئەو فێری کردبووی؟ من خۆم 11 مەحشی ئەزانم دروستیکەم بەڵام ئەو حەزی بۆ نەوە بوو کە بڵێن بە ساغی بە پێ ڕایگری تێتانی ئاوا دروستیکەیتم بە سەر چاوتر کاتە لەسەر دەستی ئەو هەر بۆ شێوازە دروستم کرد. چاو خۆش بێت. کاک شێخ ئەمڕۆ ساڵیادی وەفاتی مامۆستا سەعید نوورسی ڕەحمەتی لێ بێت بە بەشتی بەرین شادی کا هیچ بابەتێک شتێک جەناب پێشکەش بکەین. وەڵای پێم خۆش بوو هەرچەند ئەمڕۆ من ژیانی کورتێکی زۆر کورد لە ژیانی حەزرەتی عومەری کوڕی عەبدولعەزیز ئامادە کردووە بەڵام کە ئەمڕۆ سێرم کرد شاشەکەی پێیام ژیان نامەکەی مامۆستا سەعیدی نوورسی باس کرد کە ئەمڕۆ ڕۆژی وەفاتی مامۆستای پایەدار بەدیع الزەمان زانای گەورەی کورد و زانای ئومەتی ئیسلامی بگرە موجەدیدی ئەم عەسڕە مامۆستا سەعیدی نوورسیە لەبەرەوە پێم خۆش بووە گەر ئاماژەیە بە ژیانەکەی و هەندێک لە مەواقیفی هەندێک لە ئیشەکانی بکەین. مامۆستا بەڕەحمەت بێ لە دایک و باوکێکی ئیمانداری مسلمان باوکی سۆفی میرزای ناو بۆ پیاوێکی زۆر زۆر دیندار و حەڵالخۆر بووە. سۆفی میرزا ئەڵێ کە ئاچوو بۆ سەر کێڵگەکەی لەوان خەڵکی وان کوردستانی تورکیا ئەڵێ هەموو جارێ کە ئەڕۆشت بۆ سەر مەزرعەکەی ئەهاتەوە گاکانی ئەو گایانی کەی بر بۆ جووت و بۆ ئیشوکاری خۆی دەمیە بەستن بۆی نەوە لە گژوکیا لە باخی خەڵکی تر بخوات و تووشی حرام بێت و شیرەکەیان حرام بێت. لەبەرەوە مامۆستا لە دایک و باوکێکی ئاوا گەورە بووە. مامۆستا دایکی فەرمێ ئیماندارێکی ئەوەنە نوریەی ناو بۆ دایکی ئەوەنە گەورە بووە هەرگیز فێتی هەرگیز بەبێ دەستنوێژ شیرم ناوە مناڵەکانم کە شیرم پیاون ئیلا دەستنوێژم گرتووە. مامۆستا لە تەمەنی مناڵیەوە چێتە بەردەم خوێندن لە حوجرەکانی کوردستانی ئەو کاتەی تورکیا ئیتر شەڕی جیهانی یەکەم و دووهەم ئێتە پێشەوە ینی مامۆستا کارەساتی زۆر زۆر گەورەی بینیوە. تەنانەت شێخ سەعید پیران ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ کە ئەو شۆڕشە گەورەی لە کوردستانی تورکیا دروست کردووە شۆڕشەکەیشی بۆ پشتگیری شریعەت بوو چنێ بۆ پشتگیری میلەتەکەی بوو کە گەلی کورد بوو. نامەیەکە نووسێ بۆ مامۆستا سەعید نوورسیە فەرمێ مامۆستا پێم باشە پێم خۆشە لە نامەکەیە کە تۆش لەگەڵ قوتابیەکانتە بەشداری ئەم جیهادەی ئێمە بکەی ئەم شۆڕشەی ئێمە بکەی کە میلەتی کوردی موسڵمان هەڵساوین لە دژی کەمال ئەتاتورک کە عیلمانیەتی هێناوەتە سەر تورکیا و شریعەتی لا بردووە ئێمە هەمتر کوردستانی خۆمان ڕزگارەکەین و هەمتر شریعەتیشە گەڕینەوە بۆ وڵاتەکەمان. مامۆستا سەعید نوورسی زۆر دووربین بووە کاک دانیار یعنی پیاوێکی زۆر عاقڵ و ورد و دووربین بووە. نامەیە کە نووسێتەوە بۆ شێخ سەعید پیران ئەڵێ شێخ سەعید دەستی خۆش بێ بەڵام بەڕاستی ئەمە ئیشێکی باش نییە ئەمە خەباتێکی چەکداری دەست پێ بکەین ئەمە کەی 100 ساڵ بەلای کەمەوە پێش ئێستامی فەرمووە ئەم خەباتە چەکداری کە ئێمە ئەمانەوێت دەست پێ بکەین ئێمە زۆربەی هەر زۆری میلەتەکەمان نەخوێنەوارە
1000 حەماڵی کورد بەس لە ئەستەمبوڵە هەیە. ئێمە با شۆڕشێکی ڕۆشنبیری و خوێنەواری دروستکەینە ناو میلەتەکەمانە. ئەم چەکە باش نییە، ئەم چەکە زەرری یەکەین وەزاڵیشە من بەسەرمانە لەبەرەوە واز لەمە بێنە با ئێمە شۆڕشێکی سەقافی دروستکەین. بەڵام شێخ سەعید پیران ڕەحمەت بێ بەگوێی ناکاوەوە بوو شۆڕشەکەی دەست پێ کرد و ئەوەش بوو کە هەمویان شەهید کران و تیاچوون. بەڵام مامۆستا سەعید نورسی ئەم ڕژێمە یەک لە دوای یەکانی تورک ئەمەنە زاڵم بوون بەڕاستی. ئەم نامەیەش لە گیرفانی شێخ سەعید پیرانە ئەگرن کە یعنی لەگەڵ شۆڕشەکان نەبووە، لەگەڵ چەکداریەکان نەبوو، بەڵام هەر بە ئەن قەست ئەیبەن و دەست بەسەر یەکەن و تەواوی عمری لە زیندانەکانی تورکیا و لە دەست بەسەریا بردوتە سەر و لەو شوێنانەی کە دووریان خستۆتەوە لە نیشتیمان و لە کەس و کاری خۆی کە لە تورکیا ژیاون. بەڵام مامۆستا وەکو بەهاروا بوو، چوو بێتە هەر شوێنێک مەلایەکی کورد ئاوارە بێکەس بێژیان بێدەرەتان، بەڵام چۆتە هەر شوێنێ نەفیان کردو بۆ هەر شارێک. وەختی بەنە بارلا لادیەکی بچووکی جوانە، من چوومەتە شوێنەکەی مامۆستا لەوێ لە ئەی بەنە قەستەمۆنی ئەی بەنە ئیسپارتە. طبعا بارلا لادیە کە ناحەیەکە سەر بە ئیسپارتە محافظەیە کە ئەی بەنە ئەوێ لەو دوو شارات پێش لە ئیسپارتە دوایی ئەی بەنە بارلا 8 ساڵ لە ئیسپارتا بێت. مدەی چەند ساڵێکی زۆر لە بارلا دەست بەسەر بێت لەو لادیە. ئەم لادیەکە بە بنکەی سەرەتاکانی پەیامەکانی نور و نوری نوێ لەوێ ئەنووسێت. ینی سەعیدی قەدیممان هەیە کە سەعیدی جیهاد و تێکۆشانە دژی ڕووس و دژی داگیرکەران و تێکەڵبوونە لەگەڵ سیاسەتا، بەڵام سەعیدی نوێ بە تەواوی واز لە سیاست هێنێ کە مەقولە مەشهورەکەی هەیە کە فەرمێ ئەعوذ بالله من الشەیطان وەسیاسە و خۆی تەرخانەکە بۆ ڕزگارکردنی ئیمان. چکاڵێ ئەم عەسری ڕزگارکردنی ئیمانە، چکە لە سەرانسەری تورکیایە لەو سەردەمەیە یەک خانەقا، یەک مزگەوت، یەک شوێن نەبابوو کە دانەخرێت، یەک بنکەی خوێندنی قورئان و ئەمانە هیچی نەمابوو، مەدارسی شەرعی هەر هەموو هەڵگیرا بوو. لەبەرەوە وەزعێکی زۆر خراپ بوو بەرامبەر بە ئیسلام. مامۆستا سەعید نورسی ئیعلانی ئەوەی کردکەوە پێویستە ئینقاذ الئیمان بکەین، ئێمە بێر ئیمان ڕزگار بکەین، یعنی ئیمان بگەڕینەوە بۆ خەڵک. لەبەرەوە کە دەستەکا بە پەیامەکان طبعاً لە ژێری قامەی جەبریایە لە بارلا و بەردەوام بێ هەموو ڕۆژی ئیمزا بکات لە لای شۆڕتە و لای پۆلیس و ئەمانەکە، بەڵام لە هەمان کاتا وردە کۆمەڵی خەڵک لی نزیکە بنەوە بن بە قوتابی یەکەمەکانی منفای ئەو شوێنی کە نەفی کراوە لەوێەوە بە سەدان و بە هەزاران قوتابی دەسەکەن بە خوێندنی ڕسائلی نور و بڵاوکردنەوەی ڕسائلی نور. طبعا ممنوع بووە بەدەست نووسیانەتەوە. کاک دانیار لە لادەیەکەیە لە نزیکی بارلا لادەکە ئەگەر بیرم بێ ناوی چییە، ناوێکی خۆشیەیە. ئەم لادەیە 1000 نووسری پەیامەکانی نوری تیا بۆ لە سەردەمی مامۆستا سەعید نورسیە. ژن و مناڵ و ئەڵێ زۆریان نەخوێنەوار بوون. ئەی چۆن نووسیانە؟ ئەڵێ ڕسمی نووسینەکەیان کردووە، یعنی خوێنەواریان نەبوو ڕسائلی نور نووسیوەتەوە سێوە شەوقا لەبەر مۆما لەبەر چلایە. لەبەرەوە بەڕاستی کە نەفیان کرد ئەو نەفیە بوو بە خێر بۆ مامۆستا سەعید نورسی، بەڵکو ڕسائلی نوری لە تەواوی تورکیا و لە تەواوی جیهانە بڵاو کردەوە. یعنی ئێستا قوتابیەکانی نور بە سەرانسەری سەر ئەرزا بڵاو بوونەتەوە، پەیامەکانی نور پەخشەکەنەوە، بڵاویەکەنەوە و چەندەها گروپی جیاواز لە ناو ڕسائلی نورە هەیە، هەر یەکەی بە شێوازێک ئەدای خزمەتکردن بە ڕسائلی نورەکات کە گروپەکانیان زۆر جیاواز و بەڕاستی فکریان زۆر ڕۆشنە و زۆر خزمەتێکی جوانی پەیامەکانی نورەکەن. مامۆستا سەعید نورسی خۆی بە قوتابی زۆرێک لەو مامۆستا پێشینە نازانێت، بە تایبەتی ئیمامی عەلی و شێخ عەبدولقادری گەیلانی بە مرشیدی گەورەی خۆی ئەزانێ و هەروەها شاهی نەقشبەند یاخود مەولەنا خالیدی نەقشبەندی کوردی خۆمان بە مرشیدە گەورەکەی خۆی ئەزانێ کە مامۆستا سەعید نورسی کە ئیسفادی زۆر گەورەی لە قوتابخانە هەردوو قوتابخانە مەزن و جوانەکەی عالەمی ئیسلامی مەدرسەی طریقەتی قادری و مەدرسەی طریقەتی نەقشبەندی کردووە و بەڕاستی خۆی بە قەرزارباری هەردوو مەدرسەکە ئازانێت کە باوکی و دایکی هەردووکیان لە هەردوو سەرەکەەوە ئەوان قادری و نەقشبەندی بوون. مامۆستا ئیسفادێکی زۆر لە طریقەتەکە لە تەسەوفەکە ڕێگەیەکی قورئانی زۆر جوان و ڕۆشن بەدیەکات لە ڕێی ڕسائلی نور و ئیسفادەی زۆر مامۆستا لە پەیامەکانە زۆر بە ڕۆشنی دیارەکە. کتێبەکانی شێخ عەبدولقادری گەیلانی مامۆستا زۆر متەئسیر بۆتیایە و زۆر ڕەنگایەتەوە لە ناو ڕسائلی نورە و ئیمامی ڕەبانی بە هەمان شێوە و هەروەها بە تایبەتی کتێبەکانی ئیمامی غەزالی بە تەواوی ڕوونێ، ینی بەعزێ مەقتەعی ڕسائلی نور هەیە کۆپی بە تەواوەتی هی مامۆستا
مەولای ئیمامی غەزالیە کە ماوەسە نورسی هێناوێتی لەبەرەوە ماوەسە نورسی ئیسفادێکی زۆر گەورەی لەم مەدرسانە کردووە پاڵفتی ئەم مەدرسانی هێناوە لە ناو ڕسائلی نورە جێ کردوێتەوە وە قوتابخانەیەکی سربەخۆی ئیمانی ئینقاذ ئیمانی لە سەدەی 20 دروست کردووە کە ئێستش الحەمدوللا ئیسفادی زۆری لێ ئەکرێت و ئەتوانین ئێمە وەکو بیلەتی کورد بەڕاستی سەرمان بەرز بێ بە مامۆسا کە یەکێکە لە پایە گەورەکانی ئیسلامەوە مجددی ئەم عەسڕەیە و فەنا بووە لە پێناوی خوایە نەژنی هەبووە نەماڵی هەبووە قوتابەکانی شیوان کاکدانیار ینی بەشێک لە قوتابەکانی پیان ئەڵێن هێن ینی ئەمانە کە خۆیان فیداکەن کە ژن ناهێنن تەسەوڕەکەی لەو خزمەتەیە بۆچی گەڕاوەتەوە ینی لەبەرچی بۆی کە زیاتر خزمەتی بۆی بە تەواوی لێ ببڕێن چکۆتێتی ئەگەر من ژن بێنم یا ماڵم ناڵم هەبێت ڕەنگە نەتوانم ئەو فەنایم هەبێت ئەو هین ڕزگاریم هەبێت ئیسە کۆمەڵێ لە قوتابەکانی چۆنەکەن سە بۆ نمونە جەنابەت تەلەبەیەکی جامعی تەلەبەی ڕسایلی نووری کولیە تەواوە کێڵی کاکیگیان من 5 ساڵ خۆم وەقفەکەم پێڵەن وەقف ئەم 5 ساڵە ئەو نێرن بۆ هەر مەدرسەیەکی ڕسایلی ڕۆ نێرن تر تۆ قنێ بەسەرەوە ئیتر نە کاسبیەکەی نە هیچەکەی لەو مەدرسانە خزمەتەکەی بۆ کۆت ئەنێن بۆ هەر وڵاتێک تێنن ئەنێرن ئەڵێ من 5 ساڵم پێکرێ دوای 5 ساڵەکەوەیەتەوە دەستەکەی بە ئیشی خۆت و وەزیفەی ژیانی خۆتە بیتە سەر و تەواو هەیەە بۆ 5 ساڵەکە چۆیسە 30 ساڵە 40 ساڵە هەر تەواو وازیێناوە ینی ئەوەی چێژ بینیوە لەو خزمەتەیە ناتوانێت واسی لێ بێنێ بەڕاستی نمونەیەکی زۆر جوانن لە خزمەتکردن لە فەنابوون لەوەی کە ماڵیانە بەخشن لە پێناوی خزمەتەکەیە نەک ماڵ ببەن بۆ خۆیان لە پێناوی خزمەتەکەیە لەبەر یعنی بەڕاستی خزمەتێکی زۆر جیاوازە لەوەی کە ئێمە لە جیهانی ئیسلامیە لە جموجۆڵە ئیسلامیەکانی ترای بینین ڕسایلی نور خصوصیەتی خۆی هەیە و طلابی نور تایبەتمەندی خۆیان هەیە و فکرێکی زۆر ڕۆشنیان هەیە و ئەهلی سنە و جەماعەن و ئەهلی محبەتن یعنی محبەت بڵاوەکەن وێسە تۆ چیتە ناویان کە لە خزمەتیانە ئابیت ینی هەز بە محبەتەکەی هەز بە تەفرقە و جیاوازی و من ڕقمە لەو لە بەرەو گروپەکەی من نیە حیزبەکەی من نیە جەماعەتی من نییە ئەمانەنی لەویە هەز بە برایەتی ئیمانیەکی چووکە ئیخلاص و برایەتیەکێکە لەو پەیامە زۆر گرنگانەی کە بێت و هەفتە جارێ بیخوێن بۆی بیرەن دەچەکە ئیخلاص و برایەتی چییە ماشەڵڵا دەستشاو خۆش بێ بابەتێکی گرنگ بوو زۆر بەسوود بوو بۆ هەموو لایەکمان ینی هیچ ناگۆشەیەکی کەمی ژەمانە بگرین کاکشێ کاریگەری بێ لەسەر ژیان زۆر دەستشاو خۆش بێ بەخێراتن لە مامۆستا بکەین مامۆستا ئەحمەد شەریعە مامۆستای ئاینی میوانی بەرنامەکەمانە ئەو باز لە گرنگی زەکات و سەرفیترە دەکات لە ئاینی پرۆزی ئیسلامدا با من دەرگای بۆ بکەمەوە مامۆستا گیان فەرموو بخير وصيام سرچاومە عليكم السلام ورحمة الله سرچاومە وصيام بخير باش قربان بخير يا اخوه بخير بخير وصيام سلامتك قصدي باشا شكر باشي ترسي باشا صلوات بيجست توزة تنسيو زم طاونا ويست باشي الحمد لله يا اخو باش بي خير يا اخو سلامتك ما وصيام برنامج امرومان باز لزكاة سرفيتري وغرينجي لاين بروزي اسلام دا حکمت چیە لەوەی کە خۆی باڵا دەست ئەمی دیاری کردو بۆ مسلمانان دایناوە کە مسلمان ئەگەر ماڵی هەبوو زەکاتی لێ بدات و ڕەمەزانیش سەرفیترە جێبەجێ بکە الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار لا فرمودكي بيغمبر صلى الله عليه وسلم فريق لدولة من دكان يورجن بينا وفقير كان يخوان وأخوي جوز القرآن فإنما الصدقات للفقراء والمساكين أشتاق ميك أخوي جربوا يدي كدون لسورة التوبة دبر لنا مسلمانانا أخوي جورا ويستوى بوكا خلق خمي يكتر خون خلق بدنج يكون متنج يكون مشوري يكتر خون و ناكري كأم مسلمان رحموا بزينة بخلق تنشها برسيبه خلق تنشها فقير به خواهي جورا ويستواب وإرادة وابوك أو رحموا بزيك خلق يتي مسلمانا جيب زي كان بعملي وأو مسلمانا جاء كاتل لنا مسلمانا ولا ناو مسلمانا جاء كبيبزين جاء كاتل لنا كبيبزين بويكا هندق لو سرتو ساماني خوان كبردن شاني خوان بيان كربير من فقير وجار جا خوای گەورە بە فەرزی داناوە بۆی دیاری کردوون ئەگەر بۆ خۆیان دیاریان کردا لەوە چ قەت ڕویان نهاتە لە چ دیناری دیاریکەن بیان هەر عیبە هەر حیامانە سینۆ دینار بۆ خۆمان دینارێ بۆ فەقیر وەزار بەڵام خوای گەورە وای بۆ دیاری کردوون لەبەرەوەی کە نەڵێن ئەرکە
ونەڵێن قورسە وەخوای گەورە بە حکمەتی خۆی وای دیاری کردووە ئەگەر لەو چل دینارێک بدرێ لەو چل مسقال ئاڵتونە مسقالێ بدرێ بەشی هەموو فەقیرەکانی سەرزەویەکە ئەگەر هەموو دەوڵەمەندەکان بیان بەشی هەموو فەقیرەکانەکە لەبەرەوە خوای گەورە فێری ئەو بەخشینەی کردون چونکە بەخشین پلەیەکی زۆر گەورەیە و بەخشین سیفەتی خوای گەورەیە خوای گەورە سەرچاوی بەخشینە فێری کردون کە بیبی بەخشن بۆی کە لەناو مسلمانانە کۆمەڵێ برسی نەبن و کۆمەڵێ تێر بن کۆمەڵێ ڕەشورود نەبن و کۆمەڵێ داپۆشراو بوون و بە کەیفی خۆیان بژین بۆی مسلمانان بە زیان بە یەکترا بێتەوە و لە جیاتی کوشتار و ڕقلێبوون و ڕقەبەرایەتی لە بینی مسلمانان دروست بێ سۆز و عەتف و خۆشەویستی دروست بێ میهرەبانی دروست بێ لە بینیانە ئەمان بە زیان بەوە نابێتەوە دەوڵەمەندەکان بە زیان بە هەژار و لێ قەوما و بێباوک و نەدارەکان و قەرزدارەکان نابێتەوە ئەوانیش خۆشەویستیان هەبێ بۆیان کە مشوریان خواردن خۆمان کە سوکاریان نین خزمیان نین کەسێک نین کە مەسرف و خەرجیان لەسەر ئەوان بێ ئەم پارەی خۆیان دێن و مەمنونیان دەبن و ئایان دەنێ کە لێیان وەرگرن لەبەرەوە خوای گەورە یەکێ لە حیکمەتەکانی ئەوەیە کە خوای گەورە دایناوە بۆی کە ئەو خۆشەویستی و بەزەیە دروست بێن ناو خەڵقیە خوای گەورە چۆن مسلمانانی کردو بە خوشکوبرا ئینەمە المؤمنون ئیخوەة ئیخوەت خۆر بە قسە نابێ ئەبێ بە کردەوە جێبەجێ بکەن خوای گەورە کە وحینار بۆ موسا سەلامی خوای لێبێ فەرمووی فەئەرسیل ئیلا هارون ئەی خوای گەورە هارونی برام کە بە پێغەمبەر بۆ ئەوەنە دڵسۆزەکەی خۆی بۆ دەربڕی ئەبێ مسلمانان ئەم دڵسۆزەی دەربن دڵسۆزی بە قسە نابێ بەزەیمان بە فەقیر و هەژاران نایەتەوە فەقیر و هەژار گوناحن ئەی هیچیان نەیەنێ نەوەڵە ئەوە نابێ خوای گەورە قبوڵ ناکەوە داشی نەناوە بە کەیفی خۆیان بیەن بۆی فەرز کردوون هەر کەسە نیکا گوناحبارە نەگەر گوناحبارە بەڵکو بەعزە لە زانەکان فەرموون ڕۆژ و نوێژ و عیبادەت هەیە کەشیان لێوە ناگیرێ کۆمەڵ لە زانەکانە فەرموون ئەقیموا الصەلاتە وئاتوا الزەکا مادام خوای گەورە بێک و باسی کردوون نە نوێژ بەبێ زەکات وەرەگیرێ نە زەکاتی بەبێ نوێژ وەرەگیرێ ئەبێ زەکاتەکە بن لەبەری فەرزە ئەجا لەو دواوەی کە خێرەمەندە بە خۆی خێر زیاترەکە هەموو ماڵەکەی ئەبەخشێ نیوەی ئەبەخشێ کەموزیای ئەبەخشێ و لە سەدەمی ئەسحابە هەموو کابراویستی هەموو ماڵەکەی بکا بە خێر بەڵام پێغەمبەری خوا فەرمێتیەوە زۆرە دوای ئەوە فەرمێتی نیوەی یەکەم پێغەمبەری خوا فەرمێتی زۆرە دوو لەسەر سێ یەکەم پێغەمبەری خوا فەرمێتی زۆرە دوای توێتی سەیەک یەکەم پێغەمبەری خوا فەرمێتی باشە ئەمە وەکو خێرێکە بە حوڕێتی خۆی بیکە بەڵام بۆکو ئەوی کە فەرز بێ لەسەری زەکات فەرزە بە دوو شێوە یەکەمیان زەکاتی ماڵ بۆ شێوەیە کە دیاری کراوە لە ئاژەڵ و لە ڕەشە وڵاق و لە بزن و مەڕ و لە حوشتر و هەروەها لە ئاڵت و نووزی و هەروەها لە پارە ئەو عملانەی کە ئێستا دروست بوون لەو سەردەمایانە بوون لەوانەیە لە ڕەکائیزە گەنجینەشتیوا کە ئەدۆزێتەوە لەوانەیە خوای گەورە هەموو ئەندازەیەکی دیاری کردووەکو لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕوون کراوەتەوە چونکە لە قورئانە ڕوون نەکراوەتەوە لە قورئانە خوای گەورە فەرمێت زەکات بن بەڵام لە مقابلی ئەوەش زەکاتی سەردانراوە زەکاتی ڕۆژوەوان هەر کەسێک هەر ئینسانێک مسلمان بێ و زیندوو بێ با ڕۆژوشی بۆ نەگیرێ ئەبێ سەرفترەوە هەر ڕۆح لە لەشیان ما بێ سەرفتری بۆ بن ئەگەر نەتوانێت ڕۆژوو ناگرێ ئەگەر نتوانێت پیر بێ پەکەوتە بێ نەخۆش بێ ڕۆژوو ناگرێت بەڵام زەکات ئەبێ هەر با سەرفترە ئەگەر خواردنی ئەو شەو ڕۆژەی جەژنی هەبێ بە زەکاتی سەرفترە بە بۆچی بۆی کە هەموو کەسێک بەشدار بێ لە جێبەجێکردنی ئەو ڕوکنایە هەموو کەسێک بەشدار بێ لەو خێرە گەورەیە کە خوای گەورە فەرمانی کردووە بۆی هەموو کەسێک بەشدار بێ لە جێبەجێکردنی ئەو فەرمانەی خوایە مادام خوای گەورە فەرمێ زەکات بە چۆن زەکات بە مەخر پارەم نییە و ئاڵتونم نییە مادام بەشی خۆت خواردنت هەیە ئەترۆکەی کە زیای بێ بەشی سەرفترەکەشی لێبە بۆیە بەڕاستی زەکات دانراوە بۆی کە یەکەم بۆ ڕەزامەندی خوای گەورە فەرمانی خوا و پێغەمبەر ئەبێت جێبەجێ بکرێ و واجبە لەسەر مسلمانان دوایش بۆی ئینسانەکان لە ژیانی دنیادا لە یەکەوە نزیک بن مشوری یەکتر بخۆن یەکتریان خۆش بێ لە جیاتی ڕقیان لە یەکتر بێ ماوسە کەی سەرفیترەی ڕەمەزان ئەکەوێتە سەر کەسێک و واجبە بێ لەسەری بە داغڵبوون بە جەژن یا لە ئێستاوە ئەتوانێت سەرفیترەکەی بات وەکو فەرزبوونەکەی لە شەوی کۆتایی ڕەمەزانە فەرزەوێ وەکو فەرزبوون لەو کاتەوە فەرزەبێت چونکە ئەو سەرفترەیە کاتێک کە ئەو ڕۆژەکانی گرتبێ ڕۆژەکان بارمتەن ئەبێ ئەو سەرفترێ بە ئەنجا سەرەکەون ڕۆژەکانی ئەبێت تاوکە بەڵام وەکوی کە ئەبتوانێ بیات لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە ئەوە زانەکان جیاوازیان زۆرە زانەکانی میلادگیری پێغەمبەرەکانن ئێمە کە ئێستا لە ڕاستەوخۆ نەتوانین لە پێغەمبەر پرسین
فرمودەیەک نەبێ ئەوەی یەکلا کرد بێتەوە ئەبێ لە زانەکان پرسین زانەکان بەگشتی دوو ڕەیان هەیە بەعزەکانە فەرموون ئەبێ آخر شەوی ڕەمەزان بدرێ بەڵام زۆربەی زانەکانە فەرموون هەر دروست هەر کاتێک کە چووی ڕەمەزانەوە بیە سەرفتەکە کەوتە وەکو زەکاتی پارەژ وایە زەکاتی پارەش کابرا مانگێکە زەکاتی دێتە سەر ساڵەکە تەواو بێ بەس ئێستا ئەتوانێت زەکاتەکە بۆ لەبەر ئێستا کۆمەڵە فەقیر و هەژار هەیە لەبەر دەستیاتی ئەگەر کەوتە کاتی خۆی بری زەکات کەوتوگەر نەکەوت بە سەدەقە بۆ نووسێ زەکات سەرفترە ناتوانانی بێت کێتە دوای جەژن ناتوانێت نەخێ سەرفترە ئیلا بێ پێش نوێژی جەژن بدرێ کە کەوتە دوای نوێژی جەژن بیش یا سەرفترەکەی لەسەر لا ناچێت بە خێر بۆ نووسێ مامۆستا هیچ پێوەرە هیچ بنەمایەگەیە بۆ ئەو چینانە دابنرێت بۆی کە زەکاتیان پێ ئەشێت یان چۆن چۆنیە کێ زەکاتی پێ ئەشێ پێی بدرێت زەکات بۆ ئانەشێکە خۆی گەر لە قورئانە باسی هەشت تاقمێ لە ئاەتی 60 سورەتی وزن آياتي الشخص لسورة التوبة يا أخوي قال فإنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وابن السبيل وفي سبيل الله أو أشتاق ما أدريته أو أشتاق ما أخوي قال دياري كلهم بلان في سبيل الله أنت اختلافي دياري في سبيل الله هر أبي بدرب مجاهدين يعني أبي بدربوا شو يعني كإسلام بلا وكنوا في سبيل الله إن بيناوي أو كالدين إخوة بلا وكنته لو شاء اختلافه زانا كان وقت خوي شوكا في سبيل الله هر جهاد مجاهدين وقائدي عسكري وانون تشكو اصلح واشتانا بلام يستاك اونا ماو كومون زانا غوركا فتوان داوكا اوشتاني جي يانغرتوانه اوشتاني للجهاتي تشكو جهاد وانا اسلامتي بلاو كانوا كاسلامتي هل صدمي اواني شان صدمي بيغمرشا او تشكداري وجهادي تشكداري بابلين جهادي تشكداري هلا حالتي أخيرة أبوه وذروة سنامه صلى بوبي بوه عند خوارش تكاني كم كلاو جيشته كبمعنى كهي صار نبوه إنجا جيشنا تشك حلقتن وبيغمبري خواش رواي كزور درب در كراوة مال سامان دا يجير كراوة اجتماع دا يجير كراوة ليان كجراوة ليان بريندا كراوة إهانة كراون برام هتشكي على الله يتوب بو هتا رجع كان كأجر نبر كرجع كان قلت بلو صار سنبو أو كاتيجوري بو يرن بو رجع كان كيش دروسه هر بو ذوات السلامة كي دروسه صلاة بوبي جهاد كصلاة بوبي جهاد تشكل قتنا يعني صلاة بوبي إسلام جهاد كنا جهاد قتال كذا سري سنو چون قال بيغمبري خوار واي كده بيشو الناس تحتو آموش قاري قصي خوشو نعم ناردنو ونيا قتال آخرة نري ناردو بولا تكانو إن جات شو سرداني كدون بردباران يعني كدو جاري كشو تواني بناو خير مكان دريان كدو جارك شو بناو خير مكان قرا لمينا ابو لهب وانا دروكا بالراي في مكانه حمر رجع كان تاخي كده تو انزل دواسه قتال ام زكاتار بدي مقاتلين ومجاهدين بوكلوا بركان يعني بيسيشن يعني ادري هر رجاء كرجاء جهاد باسلامتي ملاقاته او اختلافه بويا كومر لزانا كان فرمون بهمو او كانوا شوێنە خێرخوازیانە دروستە کە ئیسلامەتی بڵاوکەنەوە بەڕێک و پێگی ماوسە هەژارێکی زۆر لە کوردستانە هەیە ینی چۆن دەستگیرۆی هەژاران بکرێت و ئیسفادەی لەم زەکاتە بکەن کە ماڵی مسلمانانە بدرێ پێیان ینی سەحەتا کۆمەڵی خەڵکیش کە بڵین معاشێکی کەمی هەیە معاشەکەی درەنگ وەرەگرێت کری لەسرە کری خانووی لەسرە کریشتی لەسرە ئەتوانێت زەکات وەربگرێ ئەوانەی کە پێویستیان پێ بڵێ مسلمان بێ و پێویستی پێ بێ چکە زەکات مەرجی مسلمانەتی تایە وەکو خێر و سەدەقەی کە نییە ئەبێ مەرجی مسلمانەتی تایە باشترین شێوازی دابشکردنی زەکات وەرگرتنی زەکات ئەوەی کە ئیسلام دایناوە کە ئەبێ دەوڵەت وەریگرێت دەوڵەتی ئیسلام بەیتولمانی مسلمانان و ناوی هەموو ئەو فەقیرانە بجوستێ و بیان دێتێ بە گوێرەی ژیانیان ئەو کاتە بابەتێکی زۆر گرنگ لە بەیتولمالە ئەوە بۆ کە هەموو فەقیرەکان وەک بڵێ بە ڕیزبەندی کامە فەقیرە کامە فەقیرترە کامە زۆر فەقیرە ئەوە ڕیزبەندی کراوە بە پێی خاڵەکان ئەمە کرێچیە ئیشیشی بۆ ناکرێ فەقیریشە مەسەرەوەنیە ئەمە کرێچیە بەس مەعاشیە بەڵام بەشی ناکە ژمارەیەکی زۆر ماوەسە خەڵکی ئێستا لە خستخانەی هیوا من ئاگادارم کە جاری وهەیە مانگی دەرزیەکە کڕێ بە 30 وەرەقەمەوە 40 وەرەقە یعنی هەرچی شتی ماڵ هەیە فرۆشتوێتی عەرزی فرۆشتووە ساری فرۆشتووە دەرەقەت نایە ئەمانە زەکاتیان پێشێ ئەموو ئەوانە زەکاتیان پێشێ بەڵام مادام فەقیر و پێویستی پێێتی بۆ ژیانی خۆی خۆتە ئەوی کە ئەشێتی ئەڵێ فەقیرە بۆ یاتەیە بە خواردن بۆ خۆی
پێناوی خۆی بۆ نیا بە دەرزی لە پێناوی خۆیان دروستە بەڵام وەکو باسم کرد ئەبێ باشترین شێوازی دابشکردنی زەکاتەوە کە حکوومەت تەوزیعێکە حکوومەتی ئیسلامی حکومی ئیسلام خەڵکی مسلمان سەرپەرشتی بکات نەدزرێ نەبرێ نەخورێ دابشکێ بەسەر فەقیر و ژاران ناوێ بنووسێ و لیژنەی تایبەتی لە ژیانیان بکۆڵێتەوانێ بزانە ژیانیان چۆن و بیاندرێتەوە لە سەردەمەکانی زۆر دراوێنێتێ و خەڵک چۆکو معاش وەریگرتووە وەکو دەستپانکردنەوەری نەگرتووە ئێستا هیچ عیبێکی تیانێ من و تۆ ئێمە ئەمسیانەمان بچین لە دایری خۆوان معاش وەرگرین بەس زۆر لەوە چ کەم کەس پێ قوڵ برێ زەکاتم بەرێ دەستپان کاتەوە ئیمامی ئەحمەد فەرمێ خوای وەکو نەتێشتووە سوژدە بۆ غەیری تۆ بەرم مەشێڵە دەستیش پانکەمەوە لە غەیری تۆ ئەوە دەستپانکردنەوە شتێکی ناخۆشە ئیمامی عەلیە فەرمێ گە برن سەحرای سعودی هەموو بماڵە بیرێکەڵ کەنە بە دوو پەڕی مریشک بیرێکەڵ کەنە نازانم عەبدێکی ڕەش بیشۆ تا سپیە بێتەوە ئەوە بەناو ئاسانترە لەوەی کە دەست لە نامەردێ پانکەمەوە جاگەر لە ئەو دەستپانکردنەوەی ئیسلام لای بردووە پێغەمبەری خوا فەرمێ کەسێ زۆر سوال کات دەستپانکاتەوە لە قیامەتا دێ ینی کە زۆر بکرێتی بە کاسبی گۆشت بە ناوچاوانی نییە هەموو کەس زانێەوە سوال کرد بۆ دەستی پانکردنەوە بێ شخصیت و بێ ڕێزە ئیسلامەتی ئیسلام بەرنامەی ئیسلام خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو دەستپانکردنەوە ئەو تەنازولان بۆ مسلمانان لابردووە ئەگەر خۆت دادەبێ بە شێوەیەکی وا بیێتێ کە تەریق نەبێتەوە ناو خەڵقیا بانگی نەکەی بۆی نەبژێری لەبەر چاوی خەڵقا بۆی خێ زەرفێکەوە بە شێوازێکی جوان بێتێ لە کاتێکی تایبەتیا بێتێ کە کەس ئاگای لێ نەبێ و باشترین خێر و سەدەقەوە تا لە حەدیثەکەیان فەرمێ ورجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم شماله ما تنفق يمينه بەم دەستەی بەخشێنە لە دەستە بزانێ ئەیا بەم کەسەی ئەم لای نارە و کەسی ئەو لای بزانێ حتا زانەکانە فەرمێن بۆی ئەوەندە وای لێکردووە ینی دەستەکانی خۆشی پێ نازانن ئەم دەستانی لەم لاوە پێ نازانێت بۆ بەخشیەتی لەبەرەوە باشترین شێوازی دابشکردنی زەکات ئەوەیە کە بۆ شێوەیە دابشکرێکە لە سەردەمی ئیسلامە دابشکراوە خەڵک زۆر بە شانازی و چوو وەریگرتووە ئەویش کۆمەڵە شێواز هەیە بەعزێ لە زانەکانە فەرموون بەشی ساڵێکی ئەدرێتێ بەعزێ لە زانەکان وەکو ئیمامی ئەبوو حەنیفە فەرمێن ئەبێ بەشی درێژایی تەمەنی بدرێتێ ئەم کەسە عمری 50 ساڵە عادەتەن خەڵک لێرە چەند ساڵەژی 90 ساڵ کەواتەوە بەشی 40 ساڵێکی بنێ بۆی جارێکە پێویستی بە بەیتولمالیش نەبێ ماوەسا ئەو تاقمانی کە باس کرد زەکاتیان پێشێ هەر حیکمە لەو تەسەسولایە هەیە کە خۆی باڵادەست بۆ نوێ یەکەم دانی دیاری کردووە دوای دووەم سێم چوارەم ینی بۆ نە کەسێک زەکاتی هەیە باشترە یەکەم تاقم کە خۆی باڵادەست بۆی دیاری کردو جێبەجێ کە دواتر بێتە سەر ئەوانی کە بە پێی پێویستیانە بە پێی شوێنەکانە جاریە ئەو فەقیرەکە خەڵک زۆر یاتێ بەڵام وەفیر ڕێقاب خەڵک نایە هەموو کە زەوەندەی نییە بە پێی ئەو پێویستی ئەو شوێنێ ئێستا مەسەن لە وڵاتی ئێمە مناڵی بێباوک مەگەر خەڵک نێناسێ خەڵک هەموو بۆیە بازانن کە زۆر خێرترە بەڵام لە تەنیشیا فەقیرە لە مناڵە بێباوکەکە فەقیرتر لەوسێ نێنێ بێ وابێ کە ئەو کەسێک ئەگەر بۆ خۆشی تەوزیعی کرد ئێستا خەڵک خۆی تەوزیعەکە یان نەچێکا بە وەکیل لەبێ لە ژیانی خەڵکی بکۆڵێتن جێبی باشە زۆر ماڵە بێباوکە یارمەتی ماڵە فەقیرەکە بۆ لە شەرع فەرمێ مناڵە بێباوکەکە بێ زەکات بە بەس ماوەسا خودی مناڵەکە زەکاتی پێشێ یا ببیرە بە دایکەکەی ئەوە یعنی ڕوونکردنەوەیەکی لەوەیە مناڵەکە پێشێ مناڵی فەقیر مناڵ کە بێباوک و پێشێ بەس ناتێتە دەست خۆی نادرێت بە مناڵی بێباوک نادرێت بە خۆی چونکە مناڵەکە نایزانێ لەوە چ خەڵک نەیبستێنێ لەوێت تەفروتونای بکە لەوێ بە فیڕۆی بە بۆیە نادرێت بە خۆی ئەدرێت بۆ کەسەی سەرپەرشتیەکە کە خەڵک گەڵێن بە مناڵی بێباوک ناشێت لی تێنەگەیشن ئەوانە ئەو جۆرە کەسانن با پێشێ بەڵام نادرێت بە خۆی ئەدرێت بە مامی ئەدرێت بە دایکی ئەدرێت بە خاڵی ئەدرێت بۆ کەسی کە سەرپەرشتی مەصرفکە بەڵێ ماوەسا لە شارێک و بۆ شارێکی دیکە جائزە هیچ شکالێکی نییە بێدانی زەکات ئەوە شەر جۆرێک لە ئیختلافی تیا بەڵام زانەکانە فەرموونە تا ئەوانەی کە فەرموون دروست نییە ئەفەرموون تا لە شارەکەی خۆ تا فەقیر و هەژار هەبێت دروست نیە بێ و شارێکی بەڵام بەعزێ لە زانەکانە فەرموون دروستە ئەگەرم کەسە لێرە ئەم فەقیری دەوروبەری خۆی ناسێ بەس هەموو فەقیری شارەکە ناناسێ بەس خزمێکی خۆی هەیە فەقیرە ئامۆزایەکی خۆی هەیە پورێکی خۆی هەیە کەسێکی خۆی هەیە کە لە شارێکی فەقیرە ئەتوانێ ببینێت ئەوە کۆمەڵ لە زانان فتوان لەسەرەوەیەوە ئەویش لە چیوە هێناوێنە لەوەی کە فەرمێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم معاذی کوڕی جەبەلی نار بۆ ئێمە فەرمووی زەکاتیان لێ وەرگرت چۆن وەریگرە يؤخذ من أغنيائهم وترد على فقرائهم
ئەفەرمێت لە دەوڵەمەندەکانی خۆیان وەرەگیرێ هەدرێ بە هەژارەکانی خۆیان من ئەغنیائهم هم يعني خۆیان هەر ئەدرێ بە فقەرائهم فەقیرەکانی خۆیان ئەگەر فەقیرەکانی خۆیان پێویستیان پێ نەما ئەو کاتە ئیمامی عەلی ناردی بۆ مەدینە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو ئەبینین یان بیستومانەکە لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە لە ئەفریقاوە کاروانیان ناردۆ کاروانی زەکات بوو کاروانی هەر جزیەشن نەبوو خەڵکی موسڵمان بوون بەشی زۆری زەکات بووە زەکاتەکان چۆن نادیانە بە قافلێکە ئەگەر کەسێک لە پێشی قافلەکەەوە بیا چاوی لە پاشی قافلەکە نەبوو ئەو نە زۆر بوو توێتی عەبدی پێ بکردن توێ عەبدمان پێ ئازاد کردووە ژنی بۆ خەڵک پێ بێنن بێن بۆ ئافرەتانی شویان بۆ ناکرێ پارەیان پێ بەستن ئەوش بە بەرنامەیەکی زۆر ورد ئەوەی کە جوان نییە نوقسانە دەستی نییە چاوی نییە پارێ زیاتر پێ بەسن بۆی کە شووی بۆ بکرێ بۆی هاوسەرگیری بۆ بکرێ حتا ڕعایەتکەری داناوەزیز بۆ نابینا کەوتێتی ئەمە تۆ معاشتینێ ئەم نابینایە لەگەڵ بیوە بۆ لە بازەرە سەرچاوانە ئەفەرێن بۆ کولی نابینایی دوو کەسیان داناوە ئەیکێ لە ماڵ و خزمەتی بکە جلوشتی بۆ شۆ خواردنی و حەزگا ئەچی بیبا بۆ گەڕان ماوەسا ئەگەریکێک زەکات نەیە عقوبەکەی لای خوا لە قیامەت و لە دنیا چییە؟ زەکات وەکو باسم کرد بەعزێ لە زاناکان فەرموویانە وەکو عەبدوڵڵای کوڕی عەباسی فەرمێتی سێشت بەبێ سێشت نابن کە خوای گەورە فەرمێ وەئەقیموا الصەلاة وئاتوا الزەکاة هیچیان بە هیچ بشیان نابن چونکە خوای گەورە فەرمێ وەئەطیعوا الله وأطيعوا الرسول جراري خواب كا جراري بيغمبر نكايسي بنا نسري جراري بيغمبر كا جراري خوانا كايسي بنا نسري ودوم سين يعني أفرمي أن اشكر لي ولوالديك هل كس سباسي خواب كا سباسي دايكو باوكينا كا سباسي خواشي ليون ناجري جاء أول فرمي وأقيموا الصلاة وآتوا الزكاة وشروها أفرمي كس إنه يشكاو الزكاة نا إنه يشكا شي ليون ناجري شكاو عقوبيكي قولي وهروالا قرآن فرين ليش يعني بيداخل فتكوى بها جباههم وجنوبهم تنشتكان يعني بشت يعني بيداخل كل القيامة فرين هذا ما كنزتم لأنفسكم أما أويك باشكوت على كل فرمو تشيلي هات وسا بيداخل كلين لا فرمو دي بيغمبرها صلى الله عليه وسلم فرين حيوانات كان بس يارون دايا شيلن بانيا كانوا لولا ودينا دوباره بانيا كانوا بوش حيوانات كان بس يارون الدنيا شما صابته هو ببركتي وماله انجا ببركتي هذا زكاة كلمة زكاة يعني باكر وبركة زكاة يعني نمو قشا كردن يعني باكرنوا بويا خواي قورا فرمي خذ من أموالهم صدقة تطهيرهم وتزكيهم دوشت تطهيرهم يعني دروا يعني ما كان باقبته أو اشتكي خلق يبينه وتزكيهم لا يندروا نيشان باقبته زۆر باشەوەسە زۆرێکان زەکاتێکی زۆریان هەیە بۆ بڕی کەم دابشێکن بەسەر چەند خانەوادەیەەکە چۆن گرنگە ئەم زەکاتە دابش بکرێت بۆ منە ئەگەر ماڵێکێتیەوە گرنگتر نییە بۆ منە خانوویەکی بۆ دروستکایان بە تەواوەتی ینی ئەو پێداویستەکەیەتی ئەو ماڵە لە فەقیری لە ئەوە ڕزگار بکرێت بخۆی وا باشە کاتێ دەوڵەت تەوزیعیکاوە باشە بەس ئێستا تۆ ئەیە بەمان خانی بۆ دروستەکەی ئەو تەنیشەوە نان نییە بخوا مەسەن مناڵەکە یەکری بۆ جلی نییە بۆ جەژن جلی نیە مەسەن ئەو مناڵە وەکو پیاوی گەورە نییە داوای پێڵاوەکە داوای فڵان خواردنەکە حەزیرێ لەبەر بۆ ئێستا باش نییەوە مەگەر کۆمەڵی خەڵق زەکاتیان هەبێ چکە زەکات زانەکانە فەرموو ئەوێ بدرێ بە سێ سنف لە سێ سنف کەمتر نەبێ یعنی ئەی بە فەقیر هەژار و نەبوو با بڵێن بە کوردی للفقراء والمساكين ئەبێ بێ بە تاقمێکش قەرزار بەسەرە نابێ هەموو بێبێک باقی ناکە ئەمان زۆریاتی ئەوان کەمتریاتی بەس دەبێ بدرێ بە سێ تاقم بۆی کۆ نەکرێتەوە بدرێ بەم فەقیر ئەم فەقیرە لەبەر چای ئەوانە خانوو کرد ئەوانی نان نەبێ بخۆن ئەبێ بەشیان بدرێ بەڵام بەگە بە کۆمەڵە خەڵق زەکاتەکان تەوزیعەکەن بەسەر خەڵقا بەڵام یەکی ئەندازێکی باش دانێن کۆیەکەنەوە بۆ فەقیرێکیان بە خانوو ئەو شتێکی چاکاوە بەس نابێ خەڵکێنی بێ بەشکەن خۆی گەورە پاداشبێتە مامۆستاگیان دەست چاو خۆش بێ خۆ بەخێر بێ دۆست سپاس بە بەڕێز مامۆستا ئەحمەد شەریعی مامۆستای ئاینی ئەکەم تەوەری لەگەڵمان بوو خۆشەویستانمان دەچینە لای ناوبڕێک و دواتر لە تۆرەکانی دیکە لەگەڵتان دەبین خۆشەویستانمە لای شێف دیاری شێڤیان بەڕسڵای خوا لێ بێ با لە ئەو گیابارەی دەست پێ بکەین چی دروستەکەی گیابارەکە وەڵاوە سورم کردێتەوە گۆزەروانی تایە و گێلاخی تایە و خاص وایە غاز ئەمە پێشتر دروستیان کرد بمانە هێنات زۆر بەلەزەت بوو بەڕاست دەستیان خۆش بێ لەگەڵ چەند دووسێ ناویتری گۆزەروانیشی تایە و
بە مشکلی سورم کردێتەوە ئەمە گێلاخە زۆر خۆشە کاک دانیار کامیانەکە ئەمەیانە ئەمەیان بەڵ ئەمە گیایکی هەر زۆر جوان و زۆر خۆش و سورکردنەوەی لەگەڵ شێر دیار هەموویە بێبی کۆڵێنی هەموو ئەو گیانە بێ کۆڵێنی نازم هۆکارەکەی چییە کۆڵاندنەکەی وایە نازانم ڕاست ئەو قیمێت تۆ تێکەڵەکە دوێن چییە لەگەڵیان ئەمە هاشتێکی تێکەڵ زیرەشی هێلکە بدەست نەکەەوە قیمەم دێکرد بەس دیارە ئەوەیە قیمەکە تۆ زەبارەت و لانشتی زیاتر وڵا قیمەکە ئاڵاتی ڕەشم تێ کردو لەگەڵ زەدەچەوەی وتم با تۆزەتانی خۆش بێ و تۆزە تونی بێ خۆشتەوە ڕاست ئەی ئەم زەڵاتەیە چییە؟ ئەوە خیارە بە شویتە تۆزێکی تر بە خورماژە بێ ڕازێنەوە خورما؟ بەڵێ خورما بۆ بەربان زۆر خۆشە بەڵێ ئەمە چۆن دروستە ئەمە هەر ماس و خیارەکەی خۆمانەکەیکەین خورمای تێکەڵەکەی؟ بەڵێ تێکەڵێکی خورماکەکەم بە دەروپشتیە بە ڕازانەوە لەگەڵ چەند کشمیشێکە لەگەڵە تێکەڵێت برنجێکی خڕی دۆلفیسیشمان هەیە ئەمە خۆ کابولی نییە برنجە ناوەڵامە تۆزەڵی خەڵکی لێ خۆمانە زۆر باش دەستە خۆش بێ خۆت بینە چۆنە لەگەڵ یابارینەکانە بەڵام بین لەگەڵانیە من زیاتر بینیم ئاوا لەگەڵ برنج و فاس لە حیاتەکە و ئاشتانە ینی حەزرە گیانیە قەیسی شلەی قەیسی یا ماشە منەمانم بۆ ناخورێقات کەم چێشخانەش بەس تامیەکەم وتر لەوە زیاتر ناتوانم خۆم داخۆ قەیسی شتێکی زۆر زۆر خۆش خۆ فێرکە وڵا شێ دیە وڵای حەزم لێنی نازانم لە قەیسی شەڵا لە کاتێکشە قەیسی دروستکە باش وشک هەیە و تەڕیژەیە کامیان خۆشتە دەرەچ وڵی وشکەکە زۆر خۆشە وشکی کوردی خۆمان هەبێگەلی بزانی زۆر زۆر بەلەزە خۆی شێ بکە نەیخوا تااقەتم نییە ینی بە گومانی شو سەیری خواردنەکەی بەگومانەوە بە شێفێکیان بەشتی بۆ خواردنی خۆت ناخوت ێزان خۆم چۆن کردووە بەشە ساغ دواترە گەڕێنەوە باشە یان پێشوازی لە بەڵێ دکتۆر دیار شێخ محەممەدکی مامۆسای زانکۆ لەو تۆرێماندا باز لە سفری ئێوارانی ڕەمەزان و کاریگەریەکانی دەکەینەوەی کە پێشەکیش باسمان کرد کە لە دەورێکتر کۆ بنەوە شتێکی زۆر زۆر جوانانی لە ماکانی دیکە ئێوارەکانی دیکە لەوانێمە کەم بەدی بکرێ بەڵام لە مانگی پیرۆزی ڕەمەزانێکێک لە بەرەکەت و جوانیەکانی ئەوەیەکە ئەو خۆشەویستی تەبایە دەبینێت لە سەر سفرەکە من بەخێراتن لە مامۆسا دیارەکەم مامۆسایان فەرموو الله تعالى وبركاته. اخوة بخير. عليكم السلام ورحمة الله. بخير بك. ما شاء الله. فرموا. اخوة بخير بك. بخير بك يا اخوة. السلام. بخير بك يا اخوة. الحمد لله. رمضان أسود. طاعة قبول به. إن شاء الله. قبول إن شاء الله لجنابي. وتعالى لأجر بعداشتان كم نكاته. اخوة سلامة بنا وسلام. يا رب إن شاء الله. كان اتصال بين الأخوة. اخوة سلامة بنا. سلامتك. پێشەکیش باسمان کرد کاک دکتۆر ینی یەکی لە جوانی و بەرەکەتەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان بوونی خێزانە لەسەر یەک سفرە هەمووی لە کات و ساتی خۆیان ئامادە ئەبن حتمما لە ماکانی دیکە لەوانەیە کۆ ئەبنەوە بەم شێوازە بەڵام کەمتر لەوانەیە بەدی بێ بۆی ئیش و کار و ئەوە ئەم بەرەکەتە تا چەند کاریگەری بێ لەسەر خێزان تا چەند کاری بێ لەسەر خۆشەویستی خێزان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين سيدنا محمد وعلى إخوانه من النبيين وآله وأصحابه أجمعين وعنا ببركاتهم إلى يوم الدين. دستان خوش به وبارك الله فيكم خواتي على بخاتم ميزان حسناتنا ولا قيامة إن شاء الله. إن شاء الله. طبعا كالعادة مانجي رمضان مفاجآتي زوري تياي كلا مفاجأة كاني أويك خيزان كوكاتا ولا سفريك وفرصتك تازيان في أبخشيت و علاقية جنوية كاتة ولا بيني صلي رحم وصلي لحمة هردوكي لسار سفرك وجودي بي وصلي رحمي كلو بابتها قورانيك مساحيكي داير كردو القرآن بيروزا وهم لسنتي بيغمر عليه الصلاة والسلام صلى الله عليه وسلم. وبالنسبة إطعام الطعام جو أوهر أولاد الواي خيزاني خود خير دينار ينفقه الرجل على عياله وكو بيغمر عليه الصلاة والسلام كواتزانايان برحمة بن وكو بخاري لفتحة فرميت باشترين لقمة أو لقمية كأدري بخيزاني خود وباشترين ديناج أو دينارية كسرفكي لا ناو خيزاني خوتا بويا سر سفريك كهموان كو ابنو همو أندام كان وكوتم أما نيوبونويك وتجديد علاقية وأجر باداشتا وجودي باوكو دايك هيك لو نعمة قورانيك
زۆر بەمان یعنی خۆی تعالەوەی کەماوە ڕحمی پێ بکە و تەمەنی درێژکە ئەوەی کە وەفاتیژی کردووە هەر لێ خۆش بێ ئینشاءالله زۆرمان مەحرومین لەو بابەتە دایک و باوک نیعمەتێکی گەورن کاتی ئینسان کە لە خزمەتیان نابێ دانیشە لەسەر سفرەیەک بۆ خۆی يعني مجرد سيركردنيان أجر باداشته فبالتالي لسفريك كوبيته ولا رمضان أو في غمر عليه الصلاة والسلام فرمي للصائم فرحتان وكل بخاري مسلم هاته فرحة عند فطره لكاك رجو أشكال إنسان نفسي مجبولة لسر أو شتيك راحت والرجعنا لسريكاتك رجوش كانت سيركات من مطعم ومشرب ومنكح أمانة هموي ديته كاتيتي يعني وفرحيك ديت بدليا خدي شكانك فرحية خدي سفرك دو فرحة خدي وجودي همو أندام سي فرحة خدي وجودي بابو دايات شوار فرحة خدي وجودي أويك نتيجيكي باش وروجيكي باش تقدروا بينش فرحة خدي أويك خد أمادة أكيت تقويي بدن وجسد تكيت بو عبادتي داهاتك تراويح وتسابيح مزقوت وخطوات إلى المسجد وصلاة العشاء كأنما قام نصف الليل إن جدواء أو 10 الأواخر أمانا همي أفراحة همي خوشية همي يكبر شيء لدى الخوشي ومن بو دنيا أما بو قيامة بحدث ولا حرج أجر باداشتكي زورك لا يعلم أجر الصائم إلا الله وكل حديث قصي كي بخاري مسلم في غمر عليه الصلاة والسلام قالت ولا خوي فرد قالوا وأنا أجزي به فقط خوي تعالى خوي جزائي أو كسألاته بويا سفرين رمضان يكن لها سفرة مهمة جورا كان سفرة عادة يعني تاريخي هي في غمر عليه الصلاة والسلام بتنيا حزينة أكنان بخوا وسنة باوك إبراهيم عليه السلام شاكرا لأنعمه وكل آياتك هات وأجر بقرين مفسرين بالإجماع يعني كاد يكون اتفاقا بينهم بالإجماع على شاكرا لأنعمه لم يأكل وحده على المائدة لم يكن وحيدا على المائدة بتنيا نبو لسر سفرة دائما كسيكينا وبو أوسنتي خليل الله هنا عليه السلام في غمر عليه الصلاة والسلام زيتي كوري ثابت لبخاري فرمي تسحرنا عند النبي صلى الله عليه وسلم ثم قام إلى الصلاة كاتب في غمر دائما كويا كدنوا يعني تشجيع وتحفيز يكد أي فرمو من فطر صائما فله مثل أجره غير أنه لا ينقص من أجره شيء كواتا أما هاندان وتشجيع وتحفيز في غمر عليه الصلاة والسلام هم بفعل هم بقوله صلى الله عليه وسلم وهر عام ما إيدي رمضان تاريخي هي وكوتم لبيغمبر وصحابة ابن عباس لمصنف عبد الرزاق فرمي دعاني عمر فتسحرت عنده يعني دعوتي كلهم بوسحو بفارشيو إمام عمر عبد الله كوري عباس وربو لاي بخواره وإمام مقريزي برحمة به وفاتي 845 هجرية كتابك المواعظ والاعتبار لو كتابها جرته فرمي لقيادة كاني أيوبية كان يعني لكاتي بلين صلاح الدين أيوبي كناوي لؤلؤي حاجبه وفاتي بين سطو نواتو هشتي هجرية الله روجانا 12,000 ناني توزيع كرد بخوشترين خواردنا وكبيك هاتبوا لقوشتو لهندي لو بابتانا فإذا جاء رمضان كرمضان هات مضاعف يكرد ما إذا لم سربو أوسر همو عالم ناني أخوارد فأما إذا همو أوروبا بقرش ديوانا بينيت 46 وڵاتی ئۆروپی بگەڕێ شتیوان نبینی بشۆ بۆ غەرب بشۆ بۆ ئەمریکا شتیوانیە ئەو بەز لەنەوە ئومەتی ڕەسوڵ الله عليه الصلاة والسلام بەتایبەتتر لە وڵاتی ئێمەیە من وڵاتی عەرەبیم بینیوە و دیراسەم لە دەرەوە تەواو کردووە وڵاتی عەرەبیش ئەمەیتیانە يعني ئەمەی کە لەناو ئێمە و لە مزگەوتەکانە و ئەم فەهمە قوڵەی کە ئێمە هەمانە بۆ دەقەکان بۆ نەسەکان بۆ حەدیثەکان بۆ ئاەتەکان قەناعەتتان نەبێ جەنابی مامۆستا زۆربەی لەو مسلمانانەی کە نیانە فەئەمە نیعمەتێکە ئەبێ دەستی پێوە گرین ئاگامان لێبێت لە شەقی باڵ نایەتەوە نەگەڕێتەوە بۆ ئاسمان و بۆ جێمان بێڵێ و ئەم شەوانە عادەتەن دەی ئەخیرە جبریل لەم ناوایە والروح فيها لە جبریل عليه السلام بۆیە ئەبێ ئاگامان لە مەسائلە عمیقەکان بێ قوڵەکان بێت دەستی پێوە بگرین نیعمەتێکی خۆیە لە دەستی نەدەین إن شاء الله کاتوریان دەست خۆش بێ ماشاءالله ماشاءالله شرحێکی زۆر جوانە کرد بە تێروپڕی سفەکە کۆ کردەوە جزاک الله بەنسبەت مامۆستا ئێمە لەم شەوانەیە بەتایبەتی ئێواران فەرحەی ئێواران ئاماژەیە بە فەرحەی ئاخرەتیش کە پیانسان فەرمێکێتەوە ئیمانداری سائیم دوو فەرحەی هەیە یەکیان لێرەی یعنی ئەمەی ئێرەی بینی ئینشەڵا ئەوی تریشە بینێت یعنی ئەکرێت ئێمە بەمە دڵمان خۆش بکە ئینشەڵا ئەم ڕۆژۆی ئەم ئێوارە کە دڵم خۆش بووە قبول بوونەکەی و فەرحەکەی ئاخرەتیشم دەسەکەوێت
مامۆستا ئەگەر سەرنجی دەقەکان بیت دڵخۆشی بەس لە دوو شتە ئەیبینیتەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام باسی دڵخۆشی و سەعادەت و بەختەوەری کردووە هەمیشە کۆی کردوتە لەناو عیباداتە لەناو عیباداتە بۆیە کاتێک کە سەیری ڕەمەزانەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەو فەرمودەی فەرمووە ڕەبتی کردووە فەرحەی دنیا بە ئاخرەتەوە للصائم فرحتان فرحة عند فطره وفرحة عند لقاء ربه یان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام باسی بەهار وشەی بەهار لە فەرمودەیە لە یەک حەدیثە هاتووە حەدیثەکە لە مسند ئیمامی ئەحمەد صحیحە اللهم اجعل القرآن ربيع قلبي ربيع بەس دەوێ هاتووە بۆیە ڕەبیع چی بۆنی چی لەکەی بۆنی سەعادەتی لەکەی وشەی سەعادەت یعنی کە ئێمە ئیسا وشەیەکی باوە بڵین کتێبەکان زۆربەی ئەوەی سەردەمیانە باسی کێ سەعیدە و سەعادەت چۆن دێت و چۆن طبعا پێناسەی سەعید چواریەکی 1111 پێناسەی هەیە 1111 پێناسە بەبێ مبالغة يعني ڕێک ئەم چواریەکیە هەرتا ئیسا نەتیجەیەکیان نەداوە الأصح أنه إنسان كسعيد به وفرحان كدڵخۆش و بەختەوەر بێ و هەز بەو فەرحەیە بکات کە لە کاتی ئەنجامدانی عیبادەتە هەستی پێەکە وەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەسەر قسەکەی جەنابی شێخ ئێواران کە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرموویەتی عند فطره ئەوە ممتدە بۆ قیامەت هەمان ئەو فەرحەیە ئینتیقالەکە بۆ قیامەت لە قیامەتە زۆر دڵخۆشە بێ بەم دوو عیبادەتە گەورە یەکەم صیام دووهەم قورئان کە وشەی ڕەبیعی بۆ بەکارهێناوە يعني القرآن والصيام يشفعان للعبد في قبره لفظك حديث عليه صلى الله عليه وسلم بويا كواتا أم دوشتا يكيان قرتوا كواتا أو من بودرك بيت إنسان إنجام عبادة أنجام بدات لقال خوايا اتصالي هبيت بيوندي كيب متين بيه توكما بيت حتما دلي خوش بيت حتما بختور بيت بختوري لهيش تكيانية يعني نلا بارزوريايا نلا مناڵی زۆرایە بالعكس مناڵی زۆر پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی الولد مجبنة مبخلة مجهلة کەواتە مناڵ جاری وا هەیە ترسنۆک دەکا بەخیل دەکا جەهلت پێ ئەدا نایەڵێ لەبەر مناڵەکانی تۆ خۆت يعني شەیتە دواوە بۆ ئەوەی ئەوان پێ بگەێنی کەواتە ئەوەی پارەیە ئەوەی مناڵە ئەوەی شتی دنیاییە دنیا عام کە خوا ناوی ناوە بە قل متاع الدنيا قليل چێژەکان هەمووی قليل بە نەکیرە هاتووە زۆر کەمە کەواتە ئەمانە هەمووی فەرحەکانیان زۆر کاتیە فەرحەی حەقیقی لە کاتی ئەنجامدانی عیبادات هەیە لە کاتی ئەنجامدانی ئەوەی کە ئینسان 13-14 ساعت بە ڕۆژوە بێت اینجا دائەنیشێت اینجا ئەمە ئەوەی پێ ئەڵێ تۆ لە قیامەتە وەزعی باش لە قیامەتە تحت ظل صومك لەژێر سێبەری ڕۆژوەکەتیت ئەگەر ئەهلی سەدەقە بیت تحت ظل صدقتك ئەگەر ئەهلی هەرچیەک بیت لە قیامەتە یەک ڕایە و ئایە و ئاڵایەکت بۆ هەڵەدرێت کە ئەمە شوێن و مەسکەنی تۆیە و مەکانی تۆیە و ئەم لەم ئیسراحەتایی کە ڕۆژی قیامەت ڕۆژێکە بەڵام بەقەدەر 50,000 سنة واتە بەقەدەر 50,000 ساڵە خۆی یوم القیامە ڕۆژێکە بەڵام بەقەدەر 50,000 ساڵە بۆیە ئیماندار پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی لە بینی مەغریب و عیشا ئیشەکەی تەواو بێت لە قیامەتە کاتی مەغریب و عیشا لە لەفظێکی ئیمامی ئەحمەدە لە بینی عەسر و مەغریبە ئیشی تەواو بێت فەمە چۆن تەواو بێت بەم ڕۆژووە بەم فەرحەی دنیاییە لە ئەنجامدانی عیبادات لەناو مەیدان و ساحاتی نبووەت و بۆنی پێغەمبەرایەتیە تۆ وجودت هەبێ کە فعلا جوندیەک و سەرباز و پێشمەرگەیەکی موفق بی وەکو سەحابە ئاسا چۆن خطوە بە خطوە هەنگاو بە هەنگاو تەماشای پێغەمبەریان کردو و ئیقتیدایان پێ کردووە ئێمە شار هەمووی مەکتوبە ئین لەم تەکن مع الرسول نفسه فكن مع نفسه لەگەڵ نەفەسەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام نەفەسەکانی هەمووی نووسراوە وشەکانی هەمووی منقولە بۆمان هەمووی مەحفوظە هەمووی پارێزرا بۆیە ئەو فەرحەیەی کە ئێستا پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردووە هەمان ئەو فەرحە ممتدە بۆ قیامەت ئینشاءالله کەسێ بە ڕۆژوو بێ و کەسێک عیلاقەی باش بێ لەگەڵ ڕۆژووە دارێک يعني درگایەکی بۆ ئامادەکراوە کە پێوتێ درگای ڕەیان لا يدخل منه إلا الصائمون والصائم لێەوە بۆی هەیە بچێتە ژوورە کاک دکتۆر ئەو سفرەی کە جەنابەت ئاماژەت پێکرد کەمووی لە دەوری یەک کۆبوونەتەوە یان دواتریش دوای تەراویحوانەیە کە خێزان دائەنیشە گرنگە چ مۆزوعێک باس بکەن چ شتێک خێری تێدایە بۆیان لەو کاتایەوە تایبەتیتر لەسەر سفرە لەوانەیە کۆمەڵە قسە و باس بکرێ باوک دایک مناڵەکان گرنگە کە گرنگی بەچی بدرێت چه قسەیەک لەو مەجلیسەیە بەڵێ يعني ئادابی سفرە و ئادابی نانخواردنی ئیمامی غەزالی لە ئیحیا علومالدینە نزیکی 12 سەفحەی پێوە يعني ڕەش کردوتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بۆ حامدی غەزالی وفاتی 505 هیجریە یەکێ لە ئادابەکانی مائیدە بە عام
جگە لە مائیدەی ڕەمەزان ئەوەیە کە دووسێشتی لەسەر بێ، یەکێ لەوانە قسەی لەسەر بێ قسە بکرێت، یەکێ لەوانە فەڕاحی و خۆشی و ئیبتیسامە و ڕووخۆشی لەسەر بێ، یەکێ لەوانە ئەوەیە کە حتا ئیمامی غەزالی فەرمێ گاڵتە بکەیت، یعنی سوحبەت بکەیت لەسەر سفرە، یەکێ لەوانی کە لەسەر سفرە نەبێ غەیبەت لەسەری نەبێت، وجودی نەبێت، کە قار و کاگناهر هەردووکیان مەحرەمن، هەردووکیان حرامن، وجودیان هەبێ لە ماڵە ناوی ژیان حرامە لەسەر سفرەمان وجودی هەبێ، بۆیە غەیبەت نەبێ، معسیەت نەبێ، خراپە نەبێ، زەمی کەس نەکەیت، يعني هيج خواردنك حلال به خواردنك حلال به أو إيتر إن الله طيب لا يقبل إلا طيبة هو كليلكيتي برين إنجاز ورث سفري رمضان عادة إنسان كبيك أجن فرصتك في ويستا هندي كاتك بقوزنا هندي قصي خوش هندي حتى زانانا فرمون أجر دست بيانا نجا بكروك شكانه إلا لو كاتانا به يعني حتى هندي نصائح بدم خواردنا وبيشكش يعني هندي يعني آموزگاری چونکە فرصته ئەیتر کە لەسەر سفرەکەدا يعني شيء أكيد إنسان دائما قسەی بۆیەت و قسەی خۆشی بۆیەت ئیمانیات لە هەموو ماڵەکە ئەبێ وجودی هەبێ ئیمانیات و يعني مسائلی ڕوح مسائلی بەرزبوونەوەی ڕوح بەرزبوونەوەی وەکو زانانی ئەهلی تەسەووف فێڵن تەسکیەی قەلب کە ئینسان هەوڵ بات لە هەموو کاتێکا و خاصن بەنسبەتی باوکو دایکەوە قیادن لە ماڵەوە وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته إن جاء فرمي فالرجل راع في بيته إن جاء فرمي والمرأة راعية في بيت بعلها يعني في بيت زوجها كواتا أم دایک و باوکە ئەبێ باشترین دەور ببینن و باش گەورەترین بەطەل گەورەترین ئەکتەر لە ژیانی مناڵە باوکو دایکێتی ئەبێ ئەم باوکو دایکە بطولەتەکەیان يعني هی ئەوە بێت کە مناڵەکانیان چاویان لێ بکەن بە تایبەت لە کاتی نان خواردن و کۆبوونەوەیان لەسەر سفرەیەک و مەسائلی عیبادات يعني عیبادەکە موجود بۆ کە ڕۆژوەکەیە هاتوویتە سەر ئەم سفرەیە ئەبێ بزانیت ئەم کۆبوونەوەیە نیعمەتێکە لە نیعمەتەکانی خوای تەعالی جەل جەلالوه جارێکە دوای ئەوەی کە کوڕەکەی خێزاندارە و کچەکەی شووی کردووە و هاتوونەتەوە سەر سفرەیەک ئەوەی لە ماڵێکان هێشتا زەواجیان نەکردەوە قەی ناکە بەس ئەمەی کە کۆی کردوونەتەوە ئەمە ئەجر و پاداشتێکی زۆر گەورەیە نیعمەتێکی زۆر عەظیمە ئەمە قوڕەتی پێوترێ قوڕەت عین قوڕەت يعني ئەبێتە جوانیە گلێنەیەک بۆ ئەم عایلەیە بۆ ئەم دایک و باوکە جارێک کە قسەکان تازە ئەبنەوە جارێک کە قسەی خۆشتر ئەکرێتەوە زیکرەیاتی باش ئەڵێنەوە لەگەڵ خۆیانە و ڕەمەزان ئەمەیە بەڕاستی ڕەمەزان ئەوەیە کە ئینسان هەوڵ بات بزانێ بۆچی کۆ ئەبێتەوە خۆی یەک پارچەی لە کۆبوونەوە ڕەمەزان خۆی دینی ئێمە دینی ناو خەڵکە آخر سورة ناسة سورة ناس يعني سورة خلقية قبل خلقها فكيف أجر رمضان بيت تراويحتها جمع وصفات صفة إن جاء تسابيحتها إن جاء شونجيتها إن جاء من فطر صائميتها إن جاء أكل جماعيتها إفطار جماعي إن جاء عائلة كهمي كوبت وحامي جماعية اشتكى بويا ما دام جماعية أبي برنامج رمضاني جواز بلاي باوكان ودايكان جواز بلاي قرآن وكشان أبي جواز چونکە 11 ساعاتە يعني دوورن لە خواردن و خواردنەوە فبالتالي ئەو کاتە ئەبێ بەرنامەکەی جیاواز بێ و خۆشیەکانیش جیاواز بن لەناو عایلەکەیە ئەبێ بزانن والله العظيم زانا يعني علمی نفس و علمی اجتماع ئەڵێن زۆر مهمە ڕۆژانە باوکو دایک بەرنامەی ماڵیان هەبێ بەرنامە يعني چونکە ئینسان تووشی مەلە لەبێت بەڕاستی ئەبێ ژیانێکی يعني ژیانێکی ئاسایی تەقلیدیان نەبێ بەڵکو ڕۆژانە حتا لە بواری طبخە حتا لە بواری نظافەی ماڵە ئەبێ گۆڕانکاری هەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەچوو بۆ مزگەوت لە ڕێگایەک ئەچوو لە ڕێگایەکەوە هات ئەمە دووشتی تایە هەم بۆ ئەوەی یاخذ بالحیطة والحذر دوو هەم بۆ ئەوەی تووشی مەلەل نەبێت لە ڕێگایەکەوە بڕۆیت و بێیت بۆیە بەرنامەی ڕۆژانە مهمە خاصن لەم ئەیام معدودات 29 ڕۆژ بێ یان 30 ڕۆژ بێت دایک و باوکەکە بزانن چۆن چ بەرنامەیەکیان هەیە ژەخەیچەکە کە کۆبوونەوە لەسەر سفرەکە ئەیشتوانن نوێژی جەماعی بکەن نەچن بۆ باوکەکە نەچێت بۆ تەراویح مناڵەکانی مەحروم نەکات لەو ئەجر و پاداشە ئیمامەتێکی جوانیان بۆ بکات لە ماڵەوە هەژر کاتەکە یان بیزر کاتەکەی مەذهەبی ئیمامی شافعی لە ماڵەوە ئەنجام بدات دوای ئەوە قسەیەکی جەماعی نەسیحەتێکی جەماعی چیتان بینی چیتان نەبینی گەڵاڵەیەکی ئەو ڕۆژە بکەن لەگەڵ خۆیانە قسەیەکی لەسەر بکەن تەفسیرێکی تأويلێکی سیاسی تأويلێکی دینی تەفسیرێکی ڕوحی بۆ هەموو بابەتەکانی بیکەن باشترین دۆست
کەسەکەی خۆتە ڕەفیقەکەی خۆتە ئەندامەکانی ماڵەوەیە ئوسرە و خێزانەکەیە کە ذوريەتهم بعضها من بعض يعني وەکو سیلسیلە و تەسبیحێک وایە ئینسانە بێ هەر تا کاتی وەفات و مردنی ئاگای لەو ئەمانەتە بێ کە پێی بەخشاوە. ماوەسە طبعا شتێکی زۆر گرنگیشمان هەیە لە ئاخیر ڕەمەزانە کە ئەوش جەژنە ئەتر جەژن سەرتۆپی کۆبوونەوە و قڕەپاڵغی و سفرە و هەموو شتێکی تایە ینی بگرە ڕۆژۆکەشی تایە دوای شەشەڵانە ئەگەر هیچ سونەتەکە جێبەجێ بکە جەژن چ مەدلولێکی هەیە ینی خۆی وشەی عید لە عەودۆ هاتووەواتە هاتنەوە ئەم هاتنەوەیە بۆ پەیامێکی زۆر زۆری تایە یەکێ لەوانە ئەوەیە کە تۆ بزانیت ئەم جەژنە بۆچی وفرحة عند فطره یەکێ لە تەفسیرەکانی عند عید الفطری یەکێ لە شەرحی ئەو عیبارەیە بەڵام جمهوری شراح مەبەستیان ئێوارانە کەواتە ئینسان جەژنە ئەیام و ئەکلین و شرب وەکو حەزرەت صلی الله عليه وسلم ئەفەرمێ ڕۆژانی چییە خواردنەوە و فليفرحوا هو خير مما يجمعون کەواتە ڕۆژانی فەرەحە بۆ ئەم فەرەحە لە پێناوی چییە لە پێناوی ئەوەیە چونکە تۆ ئەم مانگە جیاواز برتە سەر لەگەڵ خوشەکانی کەیە نابێ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام لە ترمزیە ڕەمەضان و سەیید الشهور گەورەی مانگەکانە کەواتە ئەم مانگە جیاواز تۆ بەرنامەتیان جێبەجێ کردووە جیاواز تۆ مامەڵە جیاواز بوو لەگەڵ خوایە خەوت جیاواز بووە خواردنت جیاواز بووە بیرکردنەوە جیاواز بووە ئیشکردنت جیاواز بووە هەوڵدانت لەم ڕۆژەیە جیاواز بووە یعنی ئیهتیمام و گرنگیت بەکاتت لە ڕەمەزانە زۆر جیاواز بووە بۆیە ئەم هەموو جیاوازیانەی کە تۆ ئەنجامت داوە کە تۆ لەگەڵیا بوویت کە تۆ بەدەمیەوە بوویت کە تۆ زایعت نەکردووە پێویستی بە فەرەحە پێویستی بە عیدە ئەمە پەیامە گەورەکەیەتی پەیامی دووهەمی عید و جەژن ئەوەیە کە ئینسان بزانێت کە هەموو ئومەت ڕۆژێک کۆیان نەکاتەوە هەموو ئومەت ئەگەر مسلمانانی گەڕەکەمان مؤتەمەری هەفتانەیان هەبێت کە ڕۆژی جومعەیە ئەمجارە مؤتەمەری ساڵانەمان هەیە مؤتەمەری ساڵانە کە عید الفطرە کە عید الأضحایە مؤتەمەری ساڵانە عیبادەتمان هەیە کە حەجە بۆیە ئەم جەمعە زۆر مهمە والله العظیم پێش چەند ڕۆژێک محاضرەیەکمە بۆ گەنجان وتم ئەم جەمعە بکڕە بە پارە بیکڕە ئەم جەمعە بە پارە بکڕە بۆیە جژنی ئێستایش خەریکە کاڵە بێتەوە خەریکە ناسکە بێتەوە خەریکە وردە نامێنێت بەڕاستی ئەو جەژنە گەرم و گوڕیە نەماوە بەڕاستی لەم شاری سلێمانی ئەڵێن گەڕک هەیە ساعات 7 و 8 بەیانی جای ئێمە لەم گەڕەکە شعبیانێن عادەتەن ساعات 7 بەیانی تر لە دەرگاتەیەن ئەو پیاوە بەڕێزانە یەن بۆ جەژن پیرۆزی چوو بوون ساعات 8 بەیانی کابرا بە چاوی خەواڵەوە و توی کاکە فەرموو توی جەژنی پێوەستی جەژنی شیسەکەی وەختی جەژنە کاکە من لە گەرمەی خەوا بوو بەڕاستی ئەمە جێی پرسیارە جێی سەرنجە جێی ئەوەیە کە ئینسان خەفەتی بۆ بخوات جێی ئەوەیە کە ئینسان فرمێسکی بۆ بڕژێ بۆ لە بەرەوەی ڕۆژی جەژن ڕۆژێکی زۆر مبارەکە زۆر مبارەکە بەڕاستی هەرچی هەمووی چەند ساعاتێکە مەلائیکە یاوێتەوە لە شەقی بەڵگەڕاوەتەوە بۆ ئاسمان ئەمسەر ئەرزە هەر هەمووی فول بۆ لە عالەمی مەلەکوتی فبالتالي تۆ لە جەژنە هەموو شتە خۆشەکان لە جەژنایە یەک بۆیە زانایانە فەرموون ئیبن القەییم بەڕەحمەت بێ هەچ کەسێ لە جەژنان دڵتەنگ بوو ئەوە کێشەی هەیە ئەو پێویستی بە عیلاجە جەژن هی دڵتەنگی نییە جەژن هی خەفەت نییە جەژن هی تەصفیه حسابە جەژن هی کۆبوونەوەیە جەژن هی نوێبوونەوەی عیلاقەی لەگەڵ خوای پەروەردگارە جەل جەلاله چۆن لە جەژنە ڕێ بەخۆت هەیت نوێژی جەماعەت تەفەوتە چۆن لە جەژنە ئەڕۆیت نوێژی جەماعەت ناکەیت چۆن لە جەژنە پشتەکەی لە مزگەوت جەژن دیسان خەڵکەکە کۆکاتەوە ئێمە مفتاحی جەژنی ئێمە وەکو جەژنەکانی کە نییە وەکو جەژنی خەڵکیکە جەژنی ئێمە مفتاحەکەی بە کۆبوونەوەی خەڵکۆی بەنوێژی جەژنەوەیە نوێژی جەژن لای هەندێک لە زانایان واجبە بالمناسبە لای جمهور سنە مؤکدە بەڵام لای هەندێک واجبە بۆ لەبەرەوەی یەک جارە لە تەمەنە نەک لە ساڵێکە ئیسا هەموو نوێژەیەک لە تەمەنی ئێمە یەک جارە نوێژی عەسرمان کرد ئێمە یەک نوێژی عەسرمان کردووە چکە نوێژی عەسری دوێنێ هی تاریخێکی جیاواز بوو هی پێرێ هی تاریخێکی جیاواز بوو بۆیە یەک نوێژی جەژنە فبالتالي وتیان بابە ئەمە واجبە ئینسان حتا ئەوانەی ینی ژنان و مناڵان هەموویان چوونە دەرەوە لەو سەحرایە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام هەموویانی کۆ کردەوە و سەحابە دوای پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام چونکە فرسەتێکە بەڕاستی پەیامە گەورەکان ئێمە چین لە جەژنە پەیامەکان عەکسەکەینەوە تەعزیە تازە ئەکەینەوە لەو ڕۆژە سەعات 6 بەیانی چن بۆ گۆڕستان بەڕاستی ئەمە هیچی سنت نییە ئەگەر شتێکە بێ ناوی بیدعە بێت چونکە من زۆر ئیمانم بە بیدعە و شتیوان نییە ئەو بیدعەی کە خەڵکی سە ئیمانی پێیەتی هیچی هەمووی بیدعە نییە بەڵکو ئەگەر سنت نەبێ ئامۆزای سنتە ئەگەر بیدعەیەکی حەقیقی هەبێت سەعات 6 بەیانی ڕۆژی جەژنە بچی بۆ گۆڕستان ئەو بیدعەیە
نێبوونەوەی عزاء تعزیە و فاتحة ئەمە بیدعەیە لەبەرکردنەوەی جلی ڕەش ئەمە بیدعەیە نا مردووەکەت گەڕاوەتەوە بۆ لای کەسێک ناوی کەریمە هەموو یعنی کەڕەمە هەموو یعنی بەخشندەیە جل جلاله لئیم نییە حاشاه جل جلاله گەڕاوەتەوە بۆ لای خۆی پەروەردگار باشە ئەم هەموو مردووانە چی لێ کردایە ئێستا جەنابی شێخ و جەنابی مامۆستا بۆ ئەگەر ئەم هەموو مردووانە نەمردایە ئەمان توانی بەردامە دەرکەین ئەوە باپیرە گەورە لە ئادەمەوە بەلۆکە ئەومان کردایە بەدەمیانەوە چیمان لێکردایە لە خانوێکا جێمان نەبوو هەر هەمووی ڕاتەوە بۆ لای خۆی پەروەردگار مردن ئینتیقالە مردن ئەوە نییە کە ئێمە لێ تێگەیشتوین مردن ئینتیقالە بۆیە پێویست ناکات لە جژنە خۆت عزیێت دەیت فرمێس تازەکەیتەوە خەڵکیش عزیێت دەیت کورسی ڕیز کەیت ئەو خەڵکی ئیستیخباری خدانا بالعکس نابشتیوە ئەبێ ئەسڵ وایە واعیەکی تازە مامۆستایانی ئاینی مەنابر تیڤیەکان ئەم سۆشیال میدیای هەر هەمووی واعیەک بخەنە ناو کۆمەلگاوە کە ئەم شتە با بە خراپە تازەی مەکەنەوە نوێی مەکەنەوە بەڵکوت تاوانبارن گوناهبارن لە باتی ئەوەی مەئجور و مەئزورن هەوڵ بن دوعای خێری بۆ بکەن من کەیسە ئەچمە ماڵێک پێڵێن نۆجەژن وابزانم شتێکی من ئەڵێم یا ڕەبی خوایە جەژنتان پیرۆز بێ خوا لە مردووەکەیشتان خۆش بێ هەیوا هەیە پێی ناخۆشە بڵێ جەژن پیرۆز بێ برا جەژن نەخۆ بەدەست بن و تۆ نییە خوا و پێغەمبەری خوا ناوی ناوە جەژن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمێ دوو جەژنتان هەیە من چۆن بڵێم جەژن نییە چۆن بڵێم ئەمە تعزیە نەما تەواو تعزیە یەک ڕۆژ دوو ڕۆژ سێ ڕۆژە نەک لە بابیەوەی لا عزاء إلا في ثلاثة فەرموودە نییە بەڵام هەر خۆی ئیتر تەواو کاتێکیە ئەم نسیانە نیعمەتی خوایە نسیان دوو جۆرە لای عولەما نسیانێکەیە نیقمەتە نسیانێکەیە نیعمەتە ئەوەی کە نیقمەتە بۆ مەسائیلی علم و تعلم و فێربوون کە بیرت بچێتەوە من نیقمەتە خراپ بەڵام نسیانێکەیە نیعمەتە ئەوەیە کە کەسێکی ئەزیز و خۆشەویستم وەفاتەکە بە وەفام لەگەڵیا ئەیشۆم کفنیەکەم دفنیەکەم تعزیە بۆ دانێم ئیستیقبالی خەڵکەکەم ئیطعام و طعامەکەم لە تعزیەکەیە غەیری ئەمەم لەسەر نییە ئەگەر ئەمە زیاتر بکەم ئەمە گوناه و تاوانە بۆیە جەژن معانی زۆری هەیە جەنابی مامۆستا یەکێ لە معنا گەورەکانی وەکوتم ئیظهاری فەرحە وەسەکەمێکش باز لە دراوسێ بکەین ڕەمەزان لەدە لە ڕەمەزانەوە ڕەمەزان خۆی بەرەکەتە خۆشەویستی زیاد دەکات تا چەند گرنگ ئاگاداری دراوسەکانمان بین خواردنێکەکەمان بێ قیچەکە قاپێکی بەرین بۆ دراوسەکەمان ئەچەمە زۆ کاڵ بۆتەوە طبعا خۆی دراوسێ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ دراوسەکانی مەیە هەیە کاک شێخ وابزان پیانەوت کاسە دراوسێتی شتێکیان پێوەدی ئێستا تۆزێ لە مەنطقە شەعبیەکان هەر باوە جا پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ ما زال جبريل يوصيني بالجار حتى ظننت أنه سيورثه هەموو جارێ جبريل لێتە خوارە وڵێ دراوسێکە وتم بەخوا بەشێک لە میراثەکەی بەرەکەوێ ئەمە شەرحی فەرموودەکەیە وتم بەشێک لە میراثی بەرەکەوێ دراوسێ نیعمەتی خوایە دراوسێ ئەو عیلاقەی کە هەیە ئەو قاپە ئەوە قورئان ئاماژەی پێەکە سوورەتێکمان هەیە سوورەتی ماعونە سوورەتی ماعون سوورەتی قاپ يا أبا ذر إذا عملت مرقة فأكثر ماءها ئەگەر نیسکێنە لێنا شلەیەکە لێنا بات ئەوەکەی زۆر بێ قەیچەکە باشل بێ خەز نەبێ تعاهد الجيران دراوسێکەت قاپێکی بۆ بەرە ئەمە سنەتی پێغەمبەرە هیوایە ئەڵێ کوا باوی ئەوە ماوە کوا ئەمە ئیسا بابا ئێمە لە شقای نابێشتیوە یاخوا پیرۆز دەبێتەوە مبارەکە بێ ئێمە ئەم سنەتە ئیعتیزازی پێوەکەین ئێمە بۆ ماوین گیانمان بۆ سنەتانەیە غەیری ئەوە لێمانکەنەوە هیچمان نامێنێ ئێمە سفرین بە یەکی خواوە دەین سفرین بە دەی خواوە بین بە سەد سفرین بە سەتی خواوە بین بە هەزار هیچ نین ئێمە ئەو سنەتە پیرۆزانە ئەسڵ وایە بیپارێزین يعني دەستی پێوە بگرین دراوسێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه من كان يؤمن بالله واليوم الآخر فلا يؤذي جاره عزيتي جار نات عزيتي دراوسێ نەیە عزێتدان بەچی بە سەوت زانایان ئەڵێن صوتی بەرز بەچی عزێتی بە سەوتی بەرز ئەگەر عزێتی بیت عزێتە فكيف بەشتی گەورە دڵی عاجزکەی لەسەر هەندێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دراوسێکەی هەموو جارێ مەزبەلەکەی زڵەکەی هانە بەردەم دەرگای پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام اینجا دوای سەیریکردنە ماوەتیان نەخۆشە یەهودی بوو چۆلای ئەطیع ئەبا القاسم باوکی وتی کاکە گیان بڵێ لا إله إلا الله رسول الله سەیری باوکی کرد وتی ئەطیع ئەبا القاسم بەگوێیکە ئەبا القاسم شتی خراپان لێ نەدیوە غەیری چاکە نەبێ هیچمان لێ نەدیوە بەگوێیکە بوو ئەو مناڵەیەکێکە لە سەحابە مناڵێکی یەهودی بۆ يعني تصور كي يعني أما أخلاقياتي في غمر عيسى صلى الله عليه وسلم فدراوسية جاري وهاي نزيكتر لكسي نزيكت لبراو لخشك سعاد دويشو ئافرەتەکە نەخۆشە نەزانم حملی هەیە نەزانم پیاوەکە نەخۆشە سلفی سەیارە لێی بێ بۆ خەسخانە ئەمە لە هەموو دنیای نییە ئیلا لە ناو موسڵمانانە نەبێ بە تایبەت ئیلا لە ناو شعبی کوردیانە بێ بەڕاستی
چونکە ئەمە جێ ئەوەیە کە ئینسان باسی کارە تیڤە جێ ئەوەیە بێنەوە بە گوێی خەڵکە جێ ئەوەیە کە یعنی اعتیزازی پێوە بکەین شتێکی باش و چاکە فدراوسێ یەکێکە لەو وەسیەتانەی پێغەمبەر عەلەیهی سەلام کە ئەگەر خۆی مشکلەکە لەوانەیە دراوسێکە باش بێ مشکلە لەوایە کە دراوسێکە خراپ بێتەوە باش بی ئەمە مهمە ئافرەتەکە لە بوخاری ئەو ئافرەتەکە لە بوخاریە وتیان ئەی پێغەمبەری خوا ئەو ئافرەتە زۆر عیبادەت دەکات كثيرة الصلاة والصدقة والصيام هرسي صادقي تيايا صادي صلاة وصادي صدقة وصادي صيام إيه وتيما نعمتي خوايا تيان بخواياك عيبي هي يؤذي جارها قال لا خير فيها لبخاريا لمسلم يحدث لا خير فيها إنها في النار لو خيري تيانين لدوزخايا شهادة بيغمر عليه الصلاة والسلام بو أم آفرة بس زمانه كمجرد إمام ابن حجر فلما كان يؤذي جارها بلسانها فقط نكبش شر كتكيان لقلابك بلسانها فقط بزماني عزيتيان فبويا عزيت داني دراوسي بفيه راسي خەتی سوورە بێ بیپارێزین ئاگامان لێبێ دراوسێ یەکێکە لەو نیعمەتە گەورانە وەکوتەوە مساحێکی ژاگیر کردووە لە قورئانە لە چەند شوێنە قورئان باسی کردووە جار و جارەتی القوربا و جارەتی الجنوب وصاحب الجنب ئەمانە هەمووی جارن ئەبێ ئاگامان لێبێ تر جارەکە ئەگەر خانوو بێ ئەگەر جاری ناو سیارە بێ ئەگەر دوکانداری بێ شەریکەکەت بێ ئەگەر مۆزەفەکەت بێ تەنیشتەکەت بێ ئەگەر قوتابخانەکە بێ ئەگەر تەلەبەکە بێ سەرڕەحلەکە بێ هەر هەمووی ئەمە لە مەفهومی عامی دراوسەیە کۆیانە بێت دەستچاو خۆش بێت دکتۆر دیار شێخ محەممەد مامۆستای زانکۆ و باخوازی خوا بەخێر بێت سەر چاو ساز و دەرفەتەوە سەگیان خزمەتتان سواسانەکە دەستان خۆ بەخێر بێت کەسەکانە خۆش خۆشحاڵ بخێر بێت لەگەڵ بخۆبات جزاك الله برا شێخ سەرێک لە شەوەینەوە مامۆستا زۆر جوان قوڵ باسی بابەتەکەی کرد ماشەڵڵا هەرەڵا خۆی گەورە پاداشتی باتەوە زۆر جوان بوو شێخ دیار مەشغوڵە و خەریکی چیت مەزە چۆنە شتەکانە بوو دەدە پێمە بە حازر بوو مش محشەکەیە لە شو ساق بێخۆ محشەکە چۆن ئەمە دروستە کرد محشەکە ئەو قیمەیە جوان جوان بۆ سوورەکەدا بە پیاز و بە دۆشاوە بەڵێ بە کەرەوز و ئەگەر حەز لە شوید بتوان شوی تێکەی و بە پاپریکا و زیرە و سیری هاڕاوە ئەمانە توانین جوان جوان سووری بکەیتەوە بەڵێ ئەوانە توانین جوان جوان سوورکەیتەوە شێبن ئەمە دوایی بەمە لای خۆمان میوانێکمانە بێ باسی ئەو شتانەمان بۆکە بەڵێ ئەو جیانە ئەوەتانی کەسە جام من و کاکشێلانەی ئار لێ نەبی حەزیشمانە لەمەیە نامێنینەوەمە دەست خۆش بێت دەسا خۆش بێت دواتە من ئەگەڕێشمان ئامادێ دەستە خۆش بێخوا ئەگەڕێنەوە لات بە شێ بچینەوە بۆ ئەوەی شەڵایمە خێرات لەو میوانەمان بکەین ئەمەش بین لەگەڵ خۆمانە نزیکی خۆمان ببووی میوانەکەمان ئاماژەی پێ بکات بەڵێ کاک ئەحمەد گیان فەرموو سەلام عەلەیکوم خوا بەخێر بێ فەرموو قوربان گیان خوا بەخێر بێ باش کاک ئەحمەد خێر بێ خێر بێ خوا ترسی باشە خێر بێ خوا فەرموو خێر بێ زۆر سپاس دەکەم بەخێر بێ زۆر سپاس گیان ئەزانمان لەم تەورێماندا باز لە دەرکەوتنی گیابەهاریەکان دەکەین باز لە سوودەکانیان دەکەین حتمما چەند جۆرێک گیایبەهاری لە وڵاتی ئێمەدا هەن و بەشێکی زۆریان بۆ کۆمەڵێک چارەسەری نەخۆشی و سوودێکی باشی تەندروستیان دەبێت بە میوانداری زۆر بەڕێز کاک ئەحمەد حاجی حەمید عەتار شارەزای ڕۆکناسی کاک ئەحمەد گیان زۆر بەخێر بازۆن دەرفەتە تۆزە گیای باریشمانەمێنە دەست چاو خۆشەکەمان زۆر سپاس خوا بەخێر بێ سەر چاوان چاونێشە سپاس دەکەم ماشەڵڵا وڵاتی من نیعمەتی زۆر زۆری تێدایە سپاس بۆ هەل لە نەوتەوە بیگران کاک شێختا ئەم گیاباران لە ئەرزەکانمانە هەتا مرۆڤە باشەکانی هەروەڵا الحەمدولله سپاس سوودی چییە یان ئەگە بگەڕێن و باو باپیرانمان بڵین چۆن ئەمەیان دۆزیتەوە چۆن درکیان بۆمە کردو ئەقڵ و زیرەکیان چۆن بۆ لەوەی کە درکە کە ئەم گیابەهاریانە سوودی هەیە چێژێکی خواردنیشی هەیە لەگەڵ شێوازی لێنانی ینی ئەوە چۆن پیان زانیوە سەوازە گیا هەیە تۆ بێ خۆشەی بکەیتە نان ناخوێ چۆن زانیویانە ئەمە بێ خۆشەکە بەڕاستی مهمە پێشەکی سوپاسانەکەم سوپاسی کەناڵی پەیامەکەم ئەم دەرفەتیدا بە من هەڵبەت گیا دەرمانیەکان
شتێکی زۆر گرنگیە کە خی گەورە ڕاستەوخۆ ئەم بەهاریانەمان پێبەخشیون کە دەستی مرۆڤ ویتیانە مادەیەکی کیمیایی وەرنەگردووە پڕۆتینی وەرنەگردووە بڵێ بەردەوامەکە گرنگی لەوەیە کە ئەمە خی گەورە ئەو بارانەی باریان بووە بۆمان بەهۆی ئەو باران و ئەو تیشکی خۆرە ئەم جیابهارانە سەری هەڵداوە ئێستاوە بەردەستەوە لە بازاری شاهەیە و زۆر زۆر بەسوودن بە هەموو جۆرەکانیەوە کە جیابهاری بە هەموو جۆرەکانەوە بەسوودن دەبێت جایەک لە جایەک باشتر بێ ئایا ئەو مادەی کەتیایەتی ئەو ڤیتامینە یان ئەو کانزایە یان کە ئەو ڤایبەری کەتیایەتی بەگشتی جادەرمانەکان هەرمووی چاکن هەرمووشی بەسوودن و فرسەتیشە لە مانگەیە هەر هەموو کەسێ بەکاری بێنێ بۆ نمونە ئەو جانی کە مەسەلەن پێویست کاتی خۆی کە مەسەلەن لە بابڵێن لە ساڵانی زۆرەوە کە خەڵکی ئەو زەمانە کە بابڵێن ئەم جادەرمانی کە پێزانی هەڵبەت ئەوڵ تێستی کردو کە خواردوێتی ئایا تامێکی تاڵی هەبووە تامێکی ترشی هەبووە ئەوانی تامی کە مەسەلەن مەیلە و مێخۆش بووە ئەوانی کە پێی خۆش بوو هەڵبەت مێخۆشیەکە و ترشەکەی پێ خۆش بووە کە خواردوێتی ڕاستەوخۆ بەڵام ئەو جانی کە مەسەلەن هەستی کردووە کە تاڵە دواتر توانێتی مەسەلەن بە شێوەی کوڵانێن یان بە شێوەی مەسەلەنەوە یان بە شێوەی با بڵێن شێوەی لە شێوەکانی کە تاقی کردوێتەوە و زانیەتی خۆشە بێ ئەلبەت بەکاری هێناوە لە چێشت و لە خواردنایە بەگشتی مەسەلە ئەو جادەرمانیە تاقەیەکی باشی ژیا بە مرۆڤانی تاچیت مەسەلەزینی تایە جادەرمانی وای تایە مادەیەکی گۆگردی زۆری تایە مادەیەکی مەسەلەن ڤیتامینەکانی بەگشتی ڤیتامینەکانی زۆربەی ڤیتامینی تایە بۆ مەسەسەن کنگر مەسەلەن پێچێک لەو جیانە لەو ڕۆکانەیە کە لە دڕکاویە بەڵێ ڕاستە بەڵام بەهۆی ئەو مەسەلەن ئەو دڕکەی کە پێوەیەتی ئەو بڕێی کە لە خوارەوە هەیە بەسەر مابڵین لەژێر ئەرزایە زۆر زۆر بەسوودە پڕی لە مادەی ئاسنە پڕی لە ڤیتامیناتی مەسەلەن ڤیتامینی ئەیتایە ڤیتامینی سیتایە ڤیتامینی بیتایە هەڵبەت ئەنتیبایتێکی زۆر بەقوەتی تایە ئایا تۆ بە شێوەی کوڵانم بیخۆن یان بە شێوەیە کەلینیان مەسەلەن بیکەنە شلە یان بیکەنە کنگەرماسی یان بیکەنە کنگر بە ترش یانی زۆری زۆرە خواردنەکەی بەڵام لە هەمووی باشتی خواردنی کنگر بوانی کە نەخۆشی مەسەلەن چەوری جگەریانیان با بڵین چەوریەسیانەکان یانێت توان ڕۆژانە سێدانە کنگر پاکەن بە شێوە ڕاستەوخۆ بیخۆن بێەوەی سووریکەنەوەیان بیخڵێنن زۆر باشە کاک ئەحمەدەمانە لە بەردەستی جەناب تایە زەک پێت خۆش بووە ئاماژەیەکیان پێ بکەی بە ونمە تۆڵەکە یەکێک لەو جان بڵێ جادەرمانەکانمان سوپاسخوار هەمووی چاکە ئەمە جێلاخەیە بڵێ ئەمانەیە ئەمە کنگرە تۆڵەکە بۆ نمونە تۆڵەکە لە ئەو جانەیە کە ئاوێکی باشی تایە بە کوڵانن بخوردرێ بێەوەی کە مەسەلەن کە کوڵانەیە جاکەی بریتە لاو ئاوەکەی بخۆیتەوە بۆ گورچیلە بۆ مائیدە هەروە بێتەوە بۆوانەی مەسەلەن جەستیان کەم ئاوە پاش نییە توان بیخۆنەوە بەس جان تۆڵەکە وڵات بە بەدەستەوەی کە منەکە پیشان بینەر بزانێ کامەیە تۆڵەکە لە هەموو شوێنێکایە لە کوردستانە لەسەر شێتە و لەسەر با بڵێن لە زۆر شوێنی دەشتەکانە هەیە سوودەکانی تۆڵەکە و کوتمان تۆڵەکە بۆ سەرما باشە تۆڵەکە بۆ کۆکە باشە تۆڵەکە بە گەرمایی بەخشێ بە لە شەوانی کە لەرزیانی ئەوانی کە سەرمایانە دایمە سێرەکەی بابڵێن بۆ نمونە بۆ کۆڵۆنەوانی کە قەبزن ئەتوانین بیکوڵێنن تۆڵەکە خۆی بخۆن باش نییە بێەوەی سوودی کەرمیان لە ڕۆنایان شتێک کە کوڵانیان توان بیخۆن هینێری شاڵێکی زۆری تیاوانەیە کە قەبزن زیاتر مەسەلەن با بڵێن ڕیخۆڵەکانیان تەمەڵە بێلەوە کە تامێکی خۆشیە توانی ژەمێکی باشی لێ دروستکەیت و بیکوڵێنیت و سووریکەیتەوە هێلکەیە بکەیتە سەرابی خۆی ژەمێکی زۆر زۆر سروشتی لێ دروستەکەی توی خۆی ئەحمەد ئەم گیابەیاریانە وەک ئاماژت پێکرد سوور بکرێنەوە لەگەڵ ڕۆنا لەگەڵ شتی دیکە بەهای خۆراکی کەم ناکات بە تاکیید خۆی بەهای خۆراکی ڕێژێژی کەمەکە بەڵام خۆی چاکتر وایە بە کوڵایی بخوردێت تاکو مەسەلەن پەنابەری بۆی بکە لە ڕۆنا سووریکەیتەوەیان هەنێشتی و ئیزافات کەیتە سەری
وڵای کوڵانەکەی بە شێوەی ئەو با بڵێن ئەو جیایە سامسن تۆڵەکە پێویستی بە چارەگەیەکەیە کوڵان چارەگەی بکڵێ توانیدا ئاوەکەشی بەکاربیێنی بە شێوە بە سەمانی کە ئیلتیابی گورچی لیان هەیە ئەوانی کە ڕەملیان هەیە دوو پەرداغ لەسەر یەک پێش نامی خواتەوە سوودێکی جێلاخە بۆچی باشە لەتی کوردی خۆمایان جێلاخە زۆر زۆر چۆم بڵێ بە نرخ و بە قیمەت و زۆرش خۆشە خواردنی کالسیۆم مەغنیسیۆم لە ڤیتامینانی کەتیایەتی مەسەلەن پێویستی ئاهەنگ ئاسنی تایە کە پێویستی بانی کەم خوێنن جێلاخە هەروە بێتەوە بۆ کۆڵۆن زۆر زۆر باشە زۆری لێنانەکەشی هەڵبەت سووریەکەنەوە زۆری خەڵکی کە پێی خۆشە سوود بیکوڵێنێ دوای سوودی کاتەوە بیخواتێ جێلاخە ڤیتامین جیشی تایە. کاک ئەحمەد ئەم گیانبەهاریانە بە ئام باشترنی بۆ منە لە ژەمی پارشێوە بخورێ لەبەری خواردنی دیکە ناخۆین لای سوودەکەی باشتر بۆ قوربانجان هەڵبەت سەوزە جیایەکان ژەمێک کاتوانی مەسەلەن نیمەڕوان بێخۆی یان ئێواران بیخۆی نەک نیمەڕوانش ئێواران بیخۆی بەڵام بۆ پارشێ و بەرگە ناگرێ سوکەڵی و دوایری شاڵیشی زۆرە زوو لە مەعیدە هەرسی هینە خواردنەکە ئاسانەکە بۆ هەڵبەت ژەمی وارانە بخورێ زۆر زۆر باشترێکە بڕی گوڵستان ناکەی بۆ نمونە گۆزروان باسی گۆزروانشتان بۆ بکەم گۆزروان ئەمە گۆزروانە هەڵبەت ئەم بڕێی ڕێگەکەی ناخوردێ ئام گەڵانەیە گۆزروان دەبێت بکوڵدرێ دەبێ پاکش بشۆرێت زبریشە دەبێت پاک بیشویتەوە هەڵبەت جار بەجار خۆڵوشتی زیاتر هەڵەگرێ لەگەڵ خۆیان بێ پاک شۆر درێتەوە جوان بکوڵدرێ ریشاڵی زۆر زۆرە ڤایبەری زۆرە بۆ کۆڵۆن زۆر باشە سیستم با بڵێن بۆ بەرگری لەش زۆر زۆر باشە ڕێژەی ڤیتامینی ئەی چاکی تایە ئەم گیاپانەیە چیە ئەمە بزانم ئەمە هازە هەشمانە بەم شێوە لوشە هەیە بەڵام ئەمە هازە بەڵێ ئەوش خۆشکردنی تایبەتی خۆی ئەمەش خۆشکردنی تایبەتی خۆیەوە گەڵبەت وەکو کاردوو ئەم جیا دەرمانیان بازیشیان تاڵە بێ کە تاڵ بوو دەبێت لە ترشی سماقابی کوڵێنی سەمونە کاردوو ئێستا کاردوو زۆر تاڵە و زۆر تیژە با بڵێن ناتوانانی هەراوابی خۆی دەبێت چارەگە بۆ 20 دقەتانی و سال لە ترشی سماقە ئاوی ترشە سماقابی کوڵێنی جا دوایەوە خۆشە بێ توانی سووریکەی تۆشتوانی وابی خۆی زۆر خەڵکیشی ئێستا یا پراخیشی لێ دروستەکە پێچنەوە ئەم هازەش ئەلەو جیانەیە کە با بڵێن ڕێژەی وەکو سڵق وایە ڕێژەی ڤیتامینی زۆر ڕێژەی ئاویشی زۆرە باش ریشاڵیشی زۆرە بەوانەی کە خواردنیان مەسەلەن ئێستا زۆربەی خەڵک ئەناڵێنێ بەسەر دەسین لە خۆشەکانی با بڵێن وەکو شەکر وەکو زەخت وەکو چەوری وەکو چەوری جگەر ئێستا دەرفەتێکی باشە بۆ ئەوانە چۆن بیخۆن زەرەری نییە بۆیان بۆ بە شێوەی کوڵانن باشترین شێوەیە کوڵانن بیخۆن وانی کە مەسەلەن ئێستا ناتوان مەسەن زۆربەی خواردنەکانیان لێ نان ناتوانێ بخوا گۆژ ناتوانێ بخوا بۆ نمونە مریشک ناتوانێ بخوا ئەمە هەر هەموو کە ئەو پرۆتین و کە ئەو ڤایبەر و کە ئەو شتانی کە لەو گۆشت و لەو مریشکەیە ئالەمانە دەسێکەوە بە شێوەیەکی سروشتیش بە شێوەیەکی زۆر زۆر باش کە وەکووتمان دەستی مرۆڤی بۆ هین نەچووە تاکو بڕۆی هەر خۆڕزکە خواوەیە جایەکتری تایە ئەم وردەیە کاک ئەحمەد ئەمە چیە کنگرەکەی مامۆستا کنگرەکەی مامۆستاگەن هەر زۆرێکە لە زۆری کنگرەکە کنگرە بەڵێ دوو زۆریە من دڕکاوی ئەمەیان نە باشە کوردستان دەوڵەمەندە بە ینی ژمارەیەکی هێزگار زۆر لە گیا دەرمانێکە خی گەورە سروشتێکی وایدا بەخشیوە بەم کوردستانی خۆمانە لە ئێستا بە دواوە لێ مەس با بڵێن لە ئەوڵی بەهار پێشەوەی بچینە ناو بە هەرشەوە جایەکان بۆ خۆیان بە سروشتی خۆی ئەڕوێ خۆڕستکە دەرەچێت زۆربیان بابەتی دەرمانیان تیا زۆربیان بابەتی خواردنیان تیاکای خۆن زۆربەی ئێستاکە با بڵێن بۆ نمونە ئەو جیانی کە چێت ماویکە جاترە دەرەچێت جاترە بە قالبێکی دەرمانی چاچی تایە خۆشە مەسەلەن خەڵکێکی کاتە نۆکاوە خەڵکی کاتە زەڵاتە و سەر پیت ئەم شتانەوە بەڵام زۆربەی بۆ دەرمان گوڵی بەیبوون مەسەن گوڵە بەیبوون لەم مانگەی بەدواوە مەسەن گوڵە بەیبوون ئەڕوێ هەمووی سروشتە ئەو گوڵە بەیبوونە چارەسەرێکی تەواو بۆ زۆربەی با بڵێن نەخۆشەکان
کاک ئەحمەد هیچ کەسانێکن کە پێویستە نەیخۆن گیابەهاریەکان یان هەیە حساسەتی پێ هەیە لە جا دەرمانەکان حساسەتی پێ ناکرێت باوەڕ ناکەم بە هیچ شێوەیەک بەڵام زۆربەی ئەهینە زۆری ئەو جا دەرمانی کە با بڵێن ریشاڵی زۆرە و تووشی مەسەلەن ڕێخواڵەکان دەرموشلەکە و تووشی سکسنەکە بۆ ئافرەتی دووژان هەڵبەت باش نییە ئەتوانی ئاوەکەی بخواتەوە بەس ژایەکەینە. بەڵێ کاک ئەحمەد لەم وەرزەیە ئەم بەتاوێت لەم چەند ڕۆژەی پێشوشە ئەنی پەتایەکی زۆر بڵاو بوو باشترین ڕێگە چارە چیە لە ڕۆی سروشتی لە ڕێگەی گیابەهاریان و یان هەر دەرمانێکی دیکە بۆ پارێزگاری لەم پەتاوەرزی کاکشێخش توش بوو ئەلحەمدە دوو ڕۆژێکە باش باشترینیان تۆڵەکەیە تۆڵەکە و پەڵپینە ئەو دوو جۆرە جایەمان هەیە بۆ بابەتی سەرما و کۆکە و هەڵامەت و پاکردنەوەی سەرسنگ ئەمانە زۆر چاک خۆی وا باشە پێشەوەی تووشیش بینا گرنگی پێبین ئوستازیان ئەمانە بخوردرێ ڕێژەی مەسەرەن ئەو ڤیتامینان لە لەشی تۆ تێرەکە بۆ ڤیتامینانە خوانەکە ئەگەر بێت و تووشی سەرمایەک و نەخۆشیەوی تۆ ئەوەندە خواردووە کە بەرگری لە شە بەقووەتە پێویست ناکە دانێ بە حەپێ چاک بیت بۆیە گرنگی ئێستاکە خواردنی ئەم جیانە ئێستاش خۆشە دوای مانجیکە بەرەو پیرە بێت هەڵبەتە و خۆشی تیان نامێنێت تامی نامێنێ با بڵێ باسی هەنێک گیامان کرد پێشتر لەگەڵ شێخە لە ناوچەی بۆ ناوچەیەک جیاوازیانە یانێ ناوچە هەیە گرنگی پێدا نانێ ناوچە هەیە لاانێ پێی نزانی بێت ئەمە شتێک نییە ئەوە هەمووی کۆ بکرێتەوە یاخود بۆ شوێنەکانی دیکەش مەسەن درک بۆ گیابەهاریە بکەن بۆ نمونە ئێستاکە با بڵێن جاترە زۆری مەسەلە شوێنەکانی هەرێمی کوردستانی خۆمان هەر لە هەموو شوێنێکە هەیە بەڵە بەیمون لە هەموو شوێنێک هەیە با بڵێن گەزنە یەکێ لەو جانەیە کە زۆر بە سوودیشە کە ڕێژەیەکی ڤیتامین سی زۆری تیا هەیە لە هەنێ شوێن هەیە لە هەنێ شوێن نییە بۆ نمونە قەیتەران یان بەڕەزە لەو شوێنانەی کە با بڵێن زیاتر ئاودارە لەو شوێنانە بڵێ ئێسان ئەو شوێنانی کە با بڵێن زیاتر جای لێ ئەڕوێ شوێنی چۆستانەکان شتی چاکی لێیە چۆستانەکان لە بەرەوەی بەفری چاکی لێباریوە زەویەکەی تەڕە شوێنەکەی ساردا ئەو گیانە بە کۆی گشتی لە هەرێمی کوردستان لە هەر هەموو شوێنەکە جایەکان هەیە بە کەمی بە زۆری لەوانەیە هەر لەوە بمێنێ ئەجنان لە هەموو شوێنە ئەو جایە دەستەکەوێت وەبسەر لوشە مەسەلەیان با بڵێن پیچێک یان با بڵێن قوڕادە لە هەموو شوێنێکە هەیە لە هەرێمی کوردستان لە شارباژێر و منتقەی با بڵێن شارە زوور لە منتقەی هەورامان شێرەیە. ئەحمەد ئەگەر پێت خۆش سەرێک لە شێفەکەش مامەزانی چی دروست کرد بێ باش یانمە چین لەگەڵ سلام علیکم ماندوو زۆر سپاس لە گیابارێکەوە دەست پێ بکەینە بەم شازت دروستی کردووە و لەگەڵ قیمەیە و دەستامەجێژێکی تایبەتی هەبێ لە ژەمەکان ئەوتە لە ئێواران گرنگی پێ بدەین هەڵبەت گرنگی باشتر وایە لە ئێوارانە بخوردرێ لە بەرەوەی سووکە لە مەعیدەیان نامێنێتەوە قورسی نییە لەسەر مەعیدە ئەو کەسانی بەتەمەنن ئەو کەسانی کە نەخۆشن زیاتر نەخۆشی درێژخایەنن باشتر وایە ئەمانە لە ئێوارانە بخوردرێت تاکو پەنا باتە شتێکی قورس و لە مەعیدەیە بمێنێتەوە تاکو عەزیەتی بە ئەمای خوا دوای 2 ساعتی کە ساعتونێ 2 ساعتی کە هەستەکات هیچیان نییە مەعیدەی عەزیەتی نایە سکی ناوسێ تووشیەوەی ناکە کە ناڕاحەتی بکە و سەری بێشێ و بەسەنەن خەوی تایمی خەویشی ڕاکە لەگەڵێ کە زۆر خواردنە قورسەکان بەشە و نەوەنمە سێرەکەی مەعیدە قورسەکە گرفتێک لا دروستەکە تووشی کەم خەوتەکە بەو شێوەیە بێ. کاک ئەحمەد کۆمەڵی باراتیشمان هەیە ئەکرێت لەگەڵ باراتەکانیشان گیاباریانە تێکەڵ بکرێت و هەم تام و چێژی پێبەخشێم سوودیشیە بێت. مەقسەد لە داودەرمانەکانە تامخۆشیە تامخۆشیە زۆربیان تامخۆشیە بڕێکیان شێ بڵێ هینە سوودێکی باشی هەیە مەسەلەن لەگەڵ با بڵێن بکرێتە سەر ئەو خواردنیان ئەو سوپەیان ئەو شۆربایان ئەو شتێکە سوودێکیتەوە بۆ نەزەر دەچەوە ئەنتیبایتی زۆر چاکتیایە دیژەلتیاباتە بۆ جومکەکان باشە بۆ مەعیدە باشە لە شێ پاکاتەوە لە ژەهرەکان بۆ نمونە ئاڵاتی ڕەش بابەتی ئاڵاتی ڕەش و لەگەڵ زەردەچەوە دایمە پێکەوە بکرێتە سەر زۆر بەسوود دەبێت چۆن بڵێ دوو بەرابەری ئەو هینە کاریگەریە بێت لەسەر با بڵێن خوانەکان نەخۆشیەکان یان ڤایرۆسیان با بڵێن میکرۆبێ لە شابێ.
ئەحمەدم زەڵاتەیەشی دروست کردووە شویتە زۆر جوانە زۆر چاکە شتێکی زۆر بە سوودیشە بەڵێ تیر سوودی خۆی بەڵێت بەڵێت تاچیت هەڵبەت شوید کەمتر بخورێ باشترێکە تاکو و سەوەکو لە بە چاو سۆزەکانی بەڵێ شوید نەختێ بابەتێکە زۆر خواردنەکەی خۆی زۆر بە سوودە بەڵام تاسیراتی لەسەر چاو بۆ بینایی نەختێک کزیێکە بەڵێ بۆ پیاویش مەسە ناتوانین مەسەن کەمتر بەکاریبێن ڕێژەی تسترۆزینیان کەمەکاتەوە وا باشە ئەگەر بێت و بۆ قالبی دەرمانی بخوردرێت تۆوەکەی بەکار بێت بە شێوەی کوڵانن لە شوویتەکە باشترێکە. لە ژەمەکانە تا چەند گرنگە زەڵاتە بوونی هەبێت کاگە سەڵاتە ئەوە چۆمڵی زۆر زەرو و ئەساسیشە لەسەر سوفرەیە بۆ لەبەرەوەی تۆ ئێستاکە خواردنێکی چێورداندرا برنجدانرا گۆشتدانرا مریشکدانرا هەموو خواردنەکان پرۆتینە هەموو خواردنەکان قورسە تۆ حەز لە هەموو خواردنەکانە باشە لە هەموو خواردنەکان بخۆ بەس بە شەرتێک چی بکە تۆ زەڵاتەکە بێنە ئاڵاتی ڕەشکە سەری سێتی زەیتون کە سەری بڕێ سرکەی سێوکە سەری تاش قابێکی باش خۆ لە زەڵاتەکە بەعیدی خۆ لە سا با بڵین چل بە سەڵاتە بێ باش نییە ئەمێنێتەوە شەستەکەی دوایین تۆ لەو شەستەیە سی چلیشی خواردنەکەی تێکی کێشێنی دوای ئەمێنێتەوە ئەو شتانیکە کاریگەری شێوە لەسەر کێش دابەزان تاچی ڕیشاڵێکی زۆری تایە کە تۆ ئەوەڵ کە زەڵاتەکە خوارد ئەو مائیدەیە چێکە ئەو مائیدەیە بە دەفعەیەکی بە شتێکی بەقوت هی ناکرێت پڕ ناکرێتەوە بە شتێک پڕەکرێت کە ڕیشاڵی هەیە سوکەڵەیە ها مائیدە سراحەتی پێکە ئەوڵ بەو شێوە بدەسی پێ بکە ئیجا دوای خواردنی قورس و خواردنێکی مەسەن بە ڕێژەیە بیخۆ درکەوتەوە لە خواردنە چۆرەکان تا چەند گرنگە فاسفوتوانە لە ژەمەکانی ئێواران قوربانجان ئێستاکە بۆتە مۆدیەم ئەم زەمانەم عەسرە ئێستاکە ئەم فاسفۆد و مەسەلەی پیتزا و با بڵێن پاستا و زۆر شتێ ینی ئەوش ینی هینێکە ناتوانانی هەڵبەت بەڵێ بەرامبینیکەیتەوە بەڵێ کە ناتوانانی زەختکەی گۆڵاخانەوە دەدیان کەسێکتیان خۆی کەم بکرێتەوە چاکترە بۆ لەبەرەوەی تۆ بۆ نمونە زەیتێکی داناوە با بڵێن شتێ سوورە کاتەوەتی ئەو زەیتە تا ڕادەیەک تەحمولی گەرماکە دوایەوە عەکسە کاتەوە دەبێت زوو بگۆڕێت ڕڵەتش ناگۆڕێت تۆ ئەیکوڵێنێن لیا ئەیبرژێنە سوورێ کاتەوە ناوی بە شتێکی باش نەدوایە هەموو خواردنێک کە کرای ناوڕۆنیشی زۆر ڕێژەیەکی زۆر ڕۆن ڕاکێشێ لەگەڵ خۆیان بۆ نمە باینجان تۆ باینجان ئێستاکەوانی کە چەوریان هەیە چەوری جگەریان هەیە با بڵێن یان چەورەسیانەکانیان هەیە ڕۆژی یەک باینجانی بە کاڵی بخوارچی چەوری لە شێ ڕایکێشێ تۆ باینجانی بکە ناوڕۆنەکەەوە پێشەوە بیکە سەر تەرازۆکە و باینجانەکە بە خاوی دوای بیکە ناو ڕۆنەکە و دەریکە و بیکەوە سەر تەرازۆکە بزانە سنێ قورسەکە بۆ ڕێژەیەکی زیتی زۆر ڕاکێشێ پەتاتە ینی شت زۆرە ئەم زەیتی کاشۆیەکە زۆر بەکارێنی خۆماڵیشە کاشۆ بڵێ زەیتێکی چاک و گوڵە بە ڕۆژەی بڵێشتم پێ کردوێتەوە ینی زەیتەکە و خویمەوەتەوە ڕەشیشەوە نەبوو بڵێ گوڵە بە ڕۆژان هەڵبەت زەیتی گوڵە بە ڕۆژە لە زەیتە باشەکانە کاتوانی بەکاری بێنی تەحمولی گەرمایەک شەکات کەمێک باز لە میوە بکەین میوەش تا چەند گرنگە لە شەوانە هیچ ناگرنگی پێ بدەیان لەسەر سفرەکانمانە بوونی هەبێت قوربانجان دایمە میوە خواردنی میوە بە شێوەیەکە بێ پێش ژەمەکانە بخورێ پێش ژەمەکان بخورێ مەسەن بۆ نمونە هەڵبەت بەیانیان تۆ ناتوانانی میوە بخۆی بەس ئەتوانی نیمە ڕوانبی خۆی میوە بخۆی تو تاکو وەکو گوتمان ڕیشاڵێکی باش لە ڕیخۆڵەکانتانە با بڵێن ببێ کۆ بێتەوە اینجا دوایەوە خواردن بکەیتە سەری هەڵبەت میوە دایمەن پێش نامێت نەک دوای نامبێت سوودی لێ نبینی دوایان تۆ دانیشتنایەکی زۆر خواردووە مەعیدە و پڕ کردووە میوەکە شەکەیتە سەری هەڵبەت ئەوە شتێکی باش نییە بۆیە دایمە گرنگی بە خواردنی میوە پێش ناخوارد خاستە نانخواردنی نیمەڕۆوانی کە زۆرە خۆن بە میوەکە دانیشتن پێشەوە بە چارەگەیە میوە بخۆن مەعیدیان پڕکەن بە میوە ئەو سا ناتوانێت خواردنێکی زۆر بخۆ دەستچاو خۆش بە زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد حاجی حەمیدتار شارەزا لە ڕۆگناسی ملێرۆژن کۆتایی بە بەرنامەکەین یەخوا دەست خۆش بێ و سپاس بۆ زانیاریەکان سپاسدانەکەم سپاس بۆ زێلاوی کاکشیفش زۆر سپاس دەکەین ئەزان و خۆشەویستانمە بەم شێوازە هاتوونە کۆتایی بەرنامەی گوڵستان دەچین لای دوعاکانی کاکشێخ تا بەرنمەیەکی دیکەی گوڵستان بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ بێت خۆش بکات دانیاریان سپاس بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين
إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك. يا ربي خوايا حمد و سپاس و ستایشی بێ پایان بۆ زاتی گەورەی تۆ کە ئێمە کەوتونێتە کۆتاییەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان و شەوەکانی قەدر و شەوی 23 و نزیکە بینەوە لە شەوەکانی 25 و 27 و 29 ڕەمەزان. یا ربی خوایا ئەم قەدرەمان بە نەسیب بکە، ئیمانمان سەلامەت بکە، عەفومان کە و لێمان خۆش بە، هیدایەتمان بە یا رب. یا ربی خوای گیان لەسەر ناز و نیعمەتەکان و سپاسی بێپایان تەکەین، ستایشی بێپایان تەکەین لەسەر هەموو ناز و نیعمەتەکانە کە پێ و بەخشیوین. ئیلەه العالەمین سەربەرزی دنیا و قیامەتمان کە، شیفای نەخۆشەکانمان بۆ بنێرە یا رب. یا رب ئەوانەی دەردەدارن بە هەر نەخۆشی و هەر مشکلە و هەر ناڕەحەتێک خوای گیان خۆت چارە دۆزی هەموو ناڕەحەتی و مصیبەت و ناخۆشیەکانی شیفایان بۆ بنێرە. ئەوانەی گیرۆدەن بە خەم و خەفەتەوە یا ربی خەم و خەفەتەکانیان مەهێڵە، ئەو خوشکبرانی کە لە دەرەوەی وڵاتن یا ئەرحەم الراحمین، گیرۆدەن بە هەر کێشە و مشکلەیەکەوە یا رب العالمین کێشەکانیان بۆ حەل بکە، کێشەی خێزانیان مەهێڵە یا رب. یا ربی خوای گیان خوشکبراکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان، لە هەر پارچەیەکی تری کوردستان، لە باشوور و لە ڕۆژاوا و لە باکوور و لە هەر شوێنێکن یا رب العالمین. یا ربی خوای سەرفرازی دنیا و قیامەتیان کە، سفرەی معنەوی و مادیان زیاتر و قەرەباڵغتر بکە یا رب. یا ربی خوای گیان لە هەموو دەرد و بەڵا و مصیبەتێ بە دوورمان بگرە، عاقبەتمان بەخێر بگێڕە. ئەو ڕۆژانەیە گەڕینەوە بەلای تۆ ڕۆژانێک بێ پڕ لە بەرەکەت و پڕ لە ئیمان و پڕ لە بەرهەمی باش بێ بۆ قیامەتمان، ئیخلاسمان پێ ببەخشە، دامەزراویمان پێ ببەخشە یا رب، ئیستیقامەتمان پێ ببەخشە، بە دوورمان بگرە لە گوناهەکانی چاو و دەست و زمان یا رب یا رب یا رب. گیرۆدە نەبین لەسەر پردی سیرات یا رب العالمین، لەسەر پردی سیرات گیرۆدە نەبین، لە مەحشەرە شەرمەزاری بەربارەگای تۆ نەبین یا رب، لە مردن و لە کاتی سەرمەرگا یا رب العالمین شەرمەزاری بەردەم فریشتەکانی تۆ نەبین یا رب العالمین. یا ربی خوای گیان عاقبەتمان بەخێر بگێڕە و دینمان دامەزراوکە و عەمەلمان باش بکە و کردەوەکانمان پڕ لە ئیخلاس و لە پاکی بکە، حەڵاڵەکانمان لێ نزیکەرەوە و حرامەکانمان لێ دوور خەرەوە یا رب العالمین. لە خۆمان و دایک و باوک و خوشک و برا و ماڵ و مناڵمان خۆش بۆ محفوظی دنیا و قیامەتمان کە لەگەڵ سەرجەم ئازیزان و خۆشەویستان و بینەرانی ئەم بەرنامەیە و بە تایبەتیشەم برا ئازیز و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام. یا ربی خوای گیان خێر و بێری دنیا و قیامەت بڕێژە بەسەر ئەوان و ئێمەش و هەموو ئیمانداران و مسلمانانە. اللهم آمین 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتنا لقل السلام.